سلااوان لەبێ من کۆڤانەزەتم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم ئەم شەو بەرنامەی 25 زەمینی بەرنامەی پاشیف پێشکەش دەکرێت کە خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە تەوەری ئاینی و تەوەری تەندروستی. تەوەری ئاینی باس لە ئاین و ئاشتی کۆمەڵایەتی و قسەی زبر دەکەین بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. وەروە لە تەوەری دۆمی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکان و هەناو و بە تایبەتیش نەخۆشی ڕەبۆ و بەروە نەخۆشە هەستیاریەکان دەکەین. و تۆڕی پیامێرانیشمان لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستان بەگشتی وەردەگریم زاین پاشیف لەوێ چۆن بەڕێوە دەچێت. بەر لەوێ بچینە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف هاوکارانم پاکێجەکەیان ئامادە کردووە لەسەر شلکێنە کە خواردنێکی کۆنی کوردەواریە کە لە ئاو ئارد و شیر دروست دەکرێت. ئەم جۆرە خواردنە لە باکووری کوردستان داواکاریەکی زۆری لەسرە و وەکەوەی کە لە ژەمەکانی خواردن بەکاردێنن ڕۆژوەوانان دەڵێن ئەم خۆراکە وزەیەکی زۆریان پێدەبەخشێت. دووڕاکیان بکەن شلکی خۆنە هینا بکەن مەسەلە ئیسان برچی نابێ ڕوون بکەن مۆت بەردە سەر هەنگوف بکەن بەر مەریا دەگرن مەری برچی نابێ پڕخواشن تاماوان پڕخواشە بەسە هەڤیرێ مەدە مەرەک ببە پرسولنەوە ببە مەڕوون کرد تاوێ شتە ڕوونە مە سۆر بە کە ئەم شلکی خۆ بەردە ناف کە ببە ڕوونێ مە برایی ئیجە سۆر بە سۆر بووە مێژاژی هەڤیرێ خۆ بەردە ناف کە بکەلم بمە شلکی تەزێر بۆ ناکە ڕوونێ مە ڕەند سۆر بە سۆر نەبێ ڕان نابە هەڤیرێ خۆر ئەم ڕەند لە هەف خەنە لە هەف خستیەژین هەند ببە هەڤیرێ وی ڕوونێ مە سۆر بوونە و مە سۆر بەڕم ڕوونێ مە سۆر بوو مێزەمە ئەڤیرێ خۆم بەردەدەنە ناف کە ئەم بکە شلکی ئەیزە شتاوا دەبێت شلکی ڕوونێ مە ڕەند بوو سۆر ئەمە هینا هەڤیرێ خۆ بەردا ناف هەڤیرێ خۆ بەردا ناف کە هەڤیرێ مە تێ بکێلەکێ ئەم وا دەکەنش حەوکی بکە لە زێژە ڕاکەم وەرگەڕین هێلاتنی کێلیا تەپیا ئابەخە وەردەگەڕینمە بەە سۆر بیە ناوی هەندێکی ئەم بیە کەم وەرگەڕین هێلاتە کەلێیە ئاژە مەوە وەرگەڕان هێلاتە مێزە سۆر بوو چاڤلێ دەکێلە ڕوونێ خۆمە سۆر بووە ئەدەکەم مۆتێ مەنگی بەردم نا ئاشتە ئەمێ بەردە سەر کەلیایە دەکەم بەردم سەر شلکیە مێزە ئەوە ئەمێ بەردە سەر ئەوە پڕخاش دەبن ئێ خۆوا بکشینە ئەمەوە بەردا سەر بەڵێ دووبارە سلااوتان لەوێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف حاجی کاروان بانخواز لەگەڵمان دەبێت باس لە ئاین و ئاشتی کۆمەڵایەتی و وەروە قسەی زبر و قسەی نەرم دەکەین لە ئاینی ئیسلامدا کە چۆن باس کراوە. حاجی کاروان بەخێر بێت. لە ئاینی ئیسلامدا چۆن باس لە پێکەوە ژیان کراوە بەگشتی. بەناوی خۆی گەوری میهرەبان سپاس. سەرەتا حەزەکەم دوعا بکەم بڵێم خوای گیان ئەم شەوانە بکەی بە خێر و بەرەکەت بۆمان خۆشی و خێر بگەڕێت و بنە ئەو ماڵانەی کە ئاشتی لێ تۆراوە کە خۆشی لێ تۆراوە کە مەشاکلی تایە و ئەم کوردستان و خاک و نیشتەمانەمان خوای گەورە پێمانی بەخشیوە خێر و بەرەکەت بڕژێنێ بەسەرمانە ئینشاءڵڵا ئەو ئاشتی کە قەرارە هەمان چاوەڕێکین ئینشاءڵڵا بێتە دی و ئەم عیبادەتانی کە ئەکرێ خوای گەورە لێمانی قبوڵکە
طبعا كاغوبال يك لو نعمة هر جوراني خوا داوي بإنسان إيمانا وإيمانش لنا دينداري يعني خواناسي أجر أو خواناسية أو إيمان الدين رنج بدأت ولا أخلاقيات إنسان يعني وايد دي أم إنسان أنا كس لكس يعني بجمان نابي كس ترقي لكس نابي كس دجايتي كس ناكا بدليلي أوي برسالك السادة لخو ممكن يعني خوا دجايتي عبدكاني خويك نكر چونکە خوا ڕەحمان و ڕەحیمە وەنیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە دایکێک کە بینێ باوەش لە مناڵەکەیدا فەرمێ سوێن بەخوا قەسەم بەو کەسەی گیانی منی بەدەستە خوا لەو دایکە بە ڕەحمترە بەو مناڵە خوای گەورەش پێی خۆشە صفاتی خۆی لە عەبدەکانی ڕەنگداتەوە صفاتی خۆی لە عەبدەکانی ڕەنگداتەوە بۆ معنەیە کە خۆی دژایەتی عەبدەکانی ناکە ناوی وەدودە خۆشەویست یعنی خۆشەویستی دروستەکە هەموو سوورەتەکان بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ ئەکا يعني أو صفة جورة قل ادعوا الله أو ادعوا الرحمن جاي كردوتوا الله جامعي هم اسمه رحمن نابيكي جوري رب العالمين كأنما في طلع تو همرو جبري الحمد لله رب العالمين الرحمن الرحيم بو أويتو ككلامي نابي لنا وكان يخبك رحمة يعني معناه كده ما ملي خوالة قال عبدك كان سر أساسي بالرحمة بزي خوش ويستيا إنسان كانش بالتالي كخوايا الناسي أبي الرنق دانوي صفات رب العالمين يعني وكو رحم كيانا رنگ بداتەوە تعاملکەن لەگەڵ باشە کەواتە ئاینی ئیسلام لەگەڵ ئاشتی کۆمەڵایەتی ئەو ئاشتی کۆمەڵاتی لەکوێوە دەست پێ دەکات لە تاکەوە دەست پێکە ئەم ئینسانە خۆی لە زەهنەوە دەست پێکە ئینسانێک نیەتی پاک بێ ئینسانێک زەن و گومانی باش بێ بەرامبەرەکەی ئینسانێک حەزی بە خزمەت بێ بەرامبەرەکەی و ئینسانێک لە خۆبوردە بێ متەکەبیر نەبێ خۆ بە گەورەزان نەبێ تعڕوز نەکا بۆ شەرف و ناموسی خەڵکی مەسەرەن تعریفێکی سادە و ساکاری کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر ئیماندار بەجیا و مسلمان بەجیا چونکە مسلمان ئەوەیە کە بە عەقیدە مسلمانە بەڵام عیباداتی نییە مسلمان ئەوەیە کە خۆی بە مسلمان ئەزانێ بەڵام بە قسەی خوا ناکات ئیماندار ئەوەیە کە ئیلتیزامە بە قسەکانی رب العالمینە تعریفی ئیماندار مسلمان وەکو دەرەجەیەک المسلم من سلم المسلمون من يده ولسانه مسلمان أو مسلمانة خلقي للزماني أمين به ولا دست يعني ده صلاة لدست ده صلاتي أمين به أما تعرفي مسلمان معناه شيء يعني من بقصة إهاني خلقنا كم جن بخلقنا دم بختان بخلقنا كم قصي خراب بخلقنا اليوم أويتر دست أجد صلاتك ما بو أم دست من نشيتها يعني مقدراتي خلقي في عزيز ندم كواتب ما تشيني دي أجر من دولة من ديك بوم لأنه عيلو عشرتي خوما مسؤولي عائلية بوم بمسؤولية استغلالنا كم بو سوسان نوي خلق يعني مسؤولية يقول أبو ملتك تعريفي إيمان داري شروع المؤمن من أمنه الناس على أنفسهم وأموالهم سبحان الله خواهي قول جايكرته بيغمري خاصة سلام مالي جاكرته لقى أنفس أويا منو تو رفيقين إيمان دار أصل وايا تو أمين بله مشتكان من ئیتر ئەمە لەسەر ئاستی خێزانە بێ لەسەر ئاستی تاک و کۆمەڵایەتی لە تاک دواتر خێزان دواتر دەستە نێو کۆمەڵمان چونکە ئەم تاکە یعنی دین هاتۆ بۆچی بۆ پەروەردەکردنی تاکێک لە نەتیجای خێزانە دروستە کە ئەم خێزانە مجتەمەعێکی لێ دروستە بێ هەموو وا بووە لە چ کاتێک ئەو ئاشتی کۆمەڵایەتی تێک دەچێت لەو کاتێک کە ئینسان یەکەم دەست لە پەیامی خوا ببڕێ بە دەرەجەیەک چونکە بۆ خوای گەورە بۆ پەیامێکی بمانێشتۆتەوە کە ناوی قورئانە ئەم ئینسانە وەک دەستی پێوە بگرێ ئێستا مەناهیجی تر مەسەلەن ئەدیانەکانی تر وەکو شەریعەت نەهاتوونە تەوجیهات هاتووە بەڵام دین وەکو شەریعەت هاتووە شەریعەت یعنی قوانین و ڕێسا و یاسا ئەگەر ئینسان ئیلتیزام کە بە ڕێسا و یاساکانی رب العالمینەوە تێکەچێ یعنی هەر بە دەقیقی بەو معنایە بڵین زۆر جاری سەمە لە جەوێکی چەند تەبیعی خۆش دانیشتوینە بایەکی گەردەلوول هەڵکا بە خۆڵ و بە تۆز ئەو ڕۆژەی دنیا خۆڵە تێک ناچێ بەبوو تێکەچێ ئینسان خوای گەورە بە تەبیعی دروستی کردووە بەڵام لە خۆی تێکەدا کە لە سیستەمێکی جوان دەرچوو کە خوا بۆی دانەوە لێ تێکەچێ ئەو بوون ئەم هەوا جوان ئەسڵ بەست لەوەیە هەر کەسێک کە ئاشتی کۆمەڵایەتی تێکچوو لە نێو خێزاندا یاخود لە خودی تاکەوە دەست پێکریان لە کۆمەلگادا غافلە لە دین بێئاگایە لە دین دەرچووە لە تەوجیهاتی خوا چونکە خوای گەورە پێی ناخۆشە تۆ یەک گەڵادار لێ بکەیتەوە پێی ناچووکە ئەو گەڵادارە بۆ قازانجی ئینسانەکان هاتووە پێی ناخۆشە عەزیەتی ئینسانێک بدەیت پێی ناخۆشە دڵی ئینسانێک بێشێنی حتا مەسەلەن بۆ نمونە يعني لە حەدیثا فەرمێ لەیسە منا لە من نییە يعني من خۆشم ناوێ لەسەر سونەتی من نییە و شەفاعەتی بۆ ناکەم لە قیامەتە کێ ئەگەر تەنها غەش بکەی ئەمە ئەخلاقێکی معنەویە ئەی ئەخلاقی مادی ئەگەر مادیان زەرەر بە تۆ بگەێنم چییە ئەوەیە فەرمێ من رفع الحديد بوجه أخي هەر کەسی ئاسنێک بەرز کاتۆ بەرامبەر لێشی نەدا بەس بیترسێنە فەرمێ لە من نییە يعني تۆ ئینسانێک بترسێنی ئەمە ئەی ئەگەر وەرە بۆ نمونە باوکێک معدل پیاوێک معدل ژنەکەی بترسێنێ معدل لیدا
وەنیە مناڵێک ببێتە ئاژاوەنانەوە لە ماڵێکە ئەمە بۆ خۆی گرفتێکن یعنی ئینسان لەوە دەرەچێت ئێمە کاگۆڤند بوو لە دوو شتمانەیە عیبادەتی خوا لە دوو شتایە عیبادەتی خوا بینی خۆت و خوا عیبادەتێکی ترمانی ئەخلاقە مەسەلەن ئێستا ئەم ڕەمەزانە خوای گەورە بۆچی ئەوەی ماکرۆ فەرمێت لەعەلەکم تەتەقون باشە کلمەی تەقوا لە حەدیثێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەفەرمێ اتقی لا حيثما كنت دەی ئەگەر تۆ ئازای لە هەموو کاتێکا متەقی بە نەک تەنها لە ڕەمەزانە حيثما كنت لەو کاتی دەسەڵات هەیە بێدەسەڵاتی فەقیری دەوڵەمەندی واتبع سيئة الحسنة أشتي كوملاتي لشو دسبيكا إلى قلق الخوا سيئة الحسنة شيء من كسيك من الكوملقا خراب بوم دزي ما كرت رشوم ورا كرت غش ما كرت خلق معزية هذا كخرابم كدوا أفرمي واتبع سيئة الحسنة شاكا كان لا ببتشي خرابا كان لا ببتشي بتشاكا جاي أول شيء أفرمي وخالق الناس بخلق حسن إنساني متقي ودين دار نشانه أول شيء أجر متقيه خواناس ولا خواترسا أصل واي بأخلاقي جوانا قال خلقات تعامل باشە زۆربەی کردەوەکان مەبەستم لە تێکچوونەکەی لەیان لە باشەکەیە لە هەردووچیان لە زمانەوە دەردەچێت دوای کاتە کردەوە لە کوردەواری گفتار و گفتار زمان بەڵای سەرە باشە پێت وایە بۆچیەوە گوتراوە لە ڕووی کوردەواریەوە لە ئاینات چۆن باسی گفتار و قسە و زمانی زبرۆمانەکراوە ئەگەر بەوردی بڕوانیتە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معاد خواري رازي لقى بيغمر دانيشتوا بيغمري خاص صلى الله عليه وسلم بس زمان بوكا افرمي زوربي اهلي جهنم اوانن باتنا جن بهوي زمان انا او شل يا رسول بو زمان او دشتيكي جرينجا افرمي ثكلتك امه اي لباري دايك دوجويتا اي او زمان نيه بوت ارقسكيت وكا بلاي سري خلقي زور بفتاره داو بهوي زمان واتنا اسبيري لي بكيتوا بوشي ام فرمودي وتراو اي تنها زمان اسمنو توقساكين اما زمانه يعني پێغەمبەری خوا ئەیزانی زەمانێک دە پێوترێ فەیسبوک پێی ئەوترێ تویتەر پێی ئەوترێ شتی تریش ماوە زمان لێوە لەمی عەلامەوەی ئێستاکە تەشیر بە یەکەکەین قسە بە یەک ئەڵێن ناو یەکتری ئەزڕێنین یعنی چی جوێنی بە شەرەف و ناموسی یەکتریە ئەدەین یعنی مقدساتمان نەهێشتووە بەهۆی زمانەوە ئێمە ئەوەمان لەبیر چوەتەوە زۆرجار خۆمان لەبیرەکەین من چیم من کێم ئایا ئەم ئینسانە بە گەورەی خوا دروستی کردووە بۆ خۆی بچووکە کاتەوە کەواتە زمان وای لێ دەکات پەنا بۆ ئەمانە بەرێت تربێت پەروەردە نییە نە پەروەردەی ئاینیمان هەیە نە پەروەردەی نیشتیمانیەکەمان هەیە ئەو پەروەردەیە لە ئەساسەوە دروست نەبوو ئەگەر مناڵێک تۆ لە بەرچاو باوک جوێن بە ڕەفیقەکەی بدا و باوکەکە مەڵێ وامە نەکا یان باوکەکە لە بەردەم مناڵەکە جوێن بە دایکەکە بدا و بە ئەژداد و ئابایی بێتە خوارەوە ئەم مناڵە شەڕواکە یان ئەم باوکە مناڵەکەی لەگەڵە لە معمەلەیەکە لە ئیشیەکە بۆ نمونە ئەبینێت درۆ ئەکا غەش ئەکا مناڵەکەش لەوە فێرەبێ پەروەردە نییە لە وڵاتی ئەمە گرفتە ئێستا ئەوروپا ببینە ئەوروپا بۆ باشە ئێستا خۆی من تۆ باسی دینەکەین لە ئاشتەوای باشە ئەوروپا چۆن ئاشتەوایی تایە ئەوروپا لە ڕووی ئەخلاقیاتەوە 100% ئیسلام تطبیقەکە وەری گرتبێ وەری نەگرتبێ بۆ خۆی تطبیقێکە پەیڕەویەکە ئەو بەچی بڕۆ دابنیشە لەگەڵیان بە پەروەردە لە مەکتەبەکان بە جوانی یەک مامۆستا هەموو ئەوروپا بگەڕێ جوێن بە یەک تەڵەبە نادا مستحیلە یعنی باش زۆربەی گلەی و گازندەکان لە گەنجانە من هەموو گەنجێک ناڵم لەگە ڕێزم پێتان وایە گەورەکان ئاو دەڕێژنەوانیش پێی لەسەرەکەن هیچ شتیانە ئەگەر گەنج خراپ بوو ئەوە خەتای جیلی پێش ئەوان بوو ئەوە گەورەکانن ئاویان ڕشتووە و بچکۆلش پێتی ئەخشێنێ ئەوە گەورەکانن نەیانتوانیوە ئەو ڕۆلی مامۆستایە ببینن بۆ خوای گەورە پێغەمبەرێک ئەنێرێت تا خەڵک چاوی لێ بکە قدوەیە وەنیە بۆ خوای گەورە ئەبێ ئەمر بە مناڵ ئەکا ئەبێ ڕێز لێ دایک و باوکی بگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لەیسە منا لە من نییە جارێکی تر من لم يرحم صغيرنا لە من نییە ئەگەر کەسی ڕەحم بە بچکۆلەکان نەکە یا باشە ڕەحم معنای چییە ڕەحم ئەوەیە کە تۆ ئەم مناڵەت جوان پەروەردە بکەی ڕێکی بخەی بە قسەی خوا بکات پەروەردەیەکی نەرمونیانی بکەی خراپی کرد یعنی من بەبیرم دێ لە شوێنێک کەسێک هەبوو ئەم ناسی ئەوها عەرەبانە ئەهات هەنار میوە و ئەم بابەتانی لەسەر بوو ئەی هێنایەوە جارێک خۆم بەم چاوی خۆم بینیم کە بەدەستی و دایکەکەوتیەوە لە چۆ بوو وتی لە سەر عەرەبانەکە بردم هیچ دەنگی نەکرد من بەبیرم دێ دایکم برایەکم وابوو یان من بووم بەبیرم نایە بە کام ماموین بەخوا دەستمانی سووتانە سەر یەک دەنگکە هەنارێ بەس ئەو وانە بوو ئەوەی دایکەکە بێدەنگ بوو 20 ساڵ حکم دەرا لەسەر دزی 20 ساڵی ڕێک حکم درا ئەوە ئەم دایک و باوکەیە ئەگەر بێت و بیدایە خەم لە مناڵەکەی نەخوا بەدەمیەوە نەبێ وێرانە بێ
بعضێکی لەبەر نازی زیادە، بعضێکی لەسەر لەبەر ئیهمالیە، خاصن ئێستا کە کاکۆڤەن ئێستا زۆر خەتەرە. ئێستا لە جاران وەکو جاران نییە، جاران جا من دێمە سەر ئەوەی ئێستا ببوورە ئەو ئاشتی کۆمەڵایەتی ئێستای هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ئەگەر بەم حاڵە بڕە باش نییە، بەم حاڵە بڕە خەریکە لە یەک بترازین، خەریکە بەهۆی سەرقالیمان بە دنیا و بە مەشغەڵەتەوە ئاگامان لە خزم و کەس نەماوە، ئاگامان لە یەک نەماوە. بعضێکمان طبقەیەک دروست بووە، طبقەیەکی بەرزە، ئاگەی لە طبقەی خوارەوە نەما، طبقە لە ڕووی مادیەوە ئەڵێم، لە ڕووی ئینسانیەتەوە طبقە دروست نابێت، لە ڕووی مادی و مەسئولیەتەوە ئەوە بۆ خۆی دروست بووە. کابرا دەوڵەمەندە ئاگای لە خزم و کەس و فەقیرەکانی نەماوە، ئەمە بۆ خۆی تەئسیرەیە. دوو ئەم لایەن یعنی ئینتیمای حیزبیە لەم کوردستانە زۆر خراپ شکاوەتەوە سەر تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی، زۆر ئەسڵ وان نییە. ئەسڵ وایە ئەگەر تۆ هەر حیزبێک بی، من هەر حیزبێک بم، نابێت ڕقمان لە یەک بێت. بۆ ئەوە دروست نەبووین، من حڕم ئازادم ئینتیمان بۆ هەر حیزبێکە بێت، نا بۆ ئەوە دروست نەبوومە بێم دژایەتی تۆ بکەم و جوێن بە تۆ بدەم و تۆ جوێن بە من بدەیت. کەواتەوە ڕەوا لایەنی ئیسلامدا ئینتیمای نیشتیمانیت بەو شێوەیە بێ. کاکۆڤەن تۆ چەند شتێک لە پێش حیزبەوە هەیە. یەک ئینسانی بوونمان، كلكم من آدم وآدم من تراب. أجر همون بقرنا صار أصل برايكين برايتي إنساني من بيشي هموش ديكا من إنسان أبي همو إنسان ببراي خون بزانم أصل وايا قرآن هروا بخطابك الحمد لله رب العالمين. عالمين عالم شيء تاعي لم سر خرابي تاعي أو سر باشي تاعي ونيا أو جاء كإنسانيتك كمان بكاتوا ولقد كرمنا بني آدم من زوج عليهم تونا بيريزي برامر إنسانية بكي بو باو ئینسانە سەرخۆش بێ، باو ئینسانە داوێن پیس بێ، باو ئینسانە خراپ بێت، چونکە ئەوە لە ئینسانیت دەرنەچۆتە دەرەوە، ئەوە ئیشی خوای محاسبەیە کە ئیشی من نییە. وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئیمامی ئەبوو حەنیفە جیرانێکی هەبوو، هەتا بەیانی بە عەرەقی دانا و گەعدەی دانا لە ماڵ و برادەری بانکە کوورەگیر بە گۆرانی وتن، ئەمیش خەریکی شەو نوێژ بوو. احترامیشی لێ کرد و ڕێزیشی لێ نەک ئیحترام، چوو کەفالەتی کرد بە جۆدرێژی خۆی لە بەغا هێنایەوە. باش باشە گفتوگۆ زیاتر دەکەین بە بزانین پارشە و لە شار و شارۆچکەکان بە شەوێکە و گفتوگۆ زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە. بەڵێ هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. کاروان ئەم کاتت باش. ئەم شەوە تاکەکانە شەوی لەیلەتول قەدرە، خەڵکێکی زۆر بە تایبەتی باس لە 25 و 27 دەکرێت، چەندە لە 20 مانگەوە دەست پێ دەکات، بەس خەڵک زیاتر لە 25 و 27 ڕوو لە مزگەوتەکان دەکات. با بزانین پارشێ و لە سلێمانی چۆنە و خەڵک چۆن ڕوو لە مزگەوتەکان دەکات بۆ نوێژ و تاعات. وڵی کۆڤان سڵاوتان لێبێ ئەگەر کێشەی ڕووناکیمان نەبێ ئێستا کارەبە لە مزگەوتە بڕاکە من لێرم لە مزگەوتی موفتی لە شاری سلێمانی لێرە لە شەوی 25 ڕەمەزان مسلمانێکی زۆر کۆبوونەتەوە بۆ تاعاتی خوای گەورە و خۆشە باسەکە قسە لەسەر شەوە تاکەکانەکە خێر و ئەزر و بەرەکەتێکی زۆریان تێدایە. هەڵبەتە شەوی 25 ڕەمەزان لێرە لە مزگەوتی موفتی خەڵکانێکی زۆر کۆبوونەتەوە، بەڵام داخۆکارەبا لێرە بڕاوە و دیارێکی ڕووناکیمان هەیە. من لێرە کەسێکم لەگەڵا بێ مامۆستا سڵاوتان لێبێ ێزەناوە بێتێرە ئەگەر ڕۆکێت و کامێرا ئەگەر پێم بڵێ تا چەنە شەوانی قەدر ئەبێ قەدری زەتریان لێ بگیرێ و بە عیبادەت و تاعات بەسەر ببرێن. والله شەوی قەدر ناوەکەی وا بە خۆیەوە، شەوی قەدر ینی ئەو کەسێک کە ڕێز لە شەوی قەدرەگرێ ڕێزە خۆیەگرێت، چونکە قەدر لە شەوی قەدر هاتۆتە خوارەوە، قورئانی پیرۆز بۆ ئینسان هاتۆتە خوارەوە، شەوی قەدر هاتۆتە خوارەوە. ئەنجا ئەو کەسەی کە ڕێزی قەدر ئەگرێ قەدرە بۆ خۆی بۆەوەی کە قورئان، چونکە قورئان لە شەوی لەیلەتول قەدر هاتۆتە خوارەوە و ڕێزلێنانی بۆ خۆیەتی ڕێزی قەدر لە شەوی قەدرایە. جناب تاسن ئەم شەوانەی دیکەش هەر لە مزگەوت ماویتەوە و دیارە ڕووناکیشمان بۆ گەڕایەوە ڕووناک بێ مزگەوت و جەنابیشتان ڕووناکتری بکەن. تا چەندە شەوانی دیکەیش تۆ تەشریفت هێناوە بۆ مزگەوت و لێرە ماویتەوە؟ والله الحەمدوللا من هەموو شەوەکان لێرە بووم، هەر دەشەوەکە بەتەمام لێرە بووم، چونکە قەرارم داوە کە هەر دەشەوەکە بمێنمەوە لە مزگەوتە. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. هەڵبەتە کۆڤان ئەم شەوانە ئاعتیکافی ژەکرێەوە تا مانەوە لە مزگەوت و خۆدابڕین لە تەواوی مەسەلە دنیاییەکان کەسانێک لێرە هەن ئاعتیکافەکەن و ئەمێننەوە. من گەنجێکیشم لەگەڵ بێ هەڵبەتە بەر لەوەی ئەو بێنم لێرە قسە بکە کامێرایەکی تری کوردستان 24 لە ناو بەشی ژنان و خوشکانن لێرە لە مزگەوتەکە وەک لە وێنەکان ئەیبینێن ئەگەر کاکە محەممەد طەیب بۆ ئێوە بگوازێتەوە وێنەکان بۆ ئێوەی دەرخە کە ئەوانیش لێرن و تاعات و عیباداتی خۆیان
دەکەن و لە مزگەوت ماونەتەوە کاکە مسلیم هەورامی کاکە مسلیم سڵاو لێبێ جنابی شۆک و گەنجەکە پێ بڵی ئەنی تا چەنە گەنجان ئێستا لەناو مزگەوتەکانان و ئەوانش کاتی خۆیان لە مزگەوت بەسەرەبن و ئەیانەوێ خێری هەزار مانگەکەیان دەستکەوێ بەڵێ سپاس بۆ خۆم مزگەوتەکەمان پڕە لە گەنج الحەمدوللا ژمەی دێ لە گەنج و ئەوانی کە هاتوونەتێ ئێرە میوانی خوای گەورن و میوانی خوای گەورەش ئەبێ بەڕێز بێت و خوای گەورەش قەراری داوە ئەم شەوانە شەوی قەدر و شەوی گەوری و شەوی بەڕێزن بێگومان گەنجانیش بێبەش نین لەو ڕێز و قەدرێک کە خوای گەورە بەڵێنی پێداون و هەوڵی بۆ ئەدەن تەقەلای بۆ ئەکەن ئیعتیکافەکەن لە مزگەوتەکانە ئەمێنەوە خزمەتی مزگەوتەکەن بە هەموو جۆرەکان سوپاس بۆخوا ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر گەنجانمان هەیە پیرانمان هەیە خوشکان هەمووی لێرە لە مزگەوتەکانە بە ڕوویەکی خۆش و بە عیبادەتێکی سوپاس بخوا بە ئەمن و ئاسایشێکی خۆشەوە عیبادەتی خوای گەورەکەن و داواکاری لە خوای گەورە سەربەرزمان کات قەدردارمان بکات بە شەوی قەدر ئینشاءالله. زۆر باشە کاکە مسلیم من ئەمێ بچینە لای مامۆستا مەلا لوقمان هەورامی لانی کەم دقێک لە وتەکانی مامۆستا لوقمان بگوێزمەوە ئەو چاوەڕێی ئێمە کرد بەڵام ئێمە کەمێک تاخیرتر داخەڵبووین لە وتەکانی وی جۆم لێ بوو ئەو باسی لە ئاسایش و هێمنی و ئارامی کە لەلایەن هێزە ئەمنیەکان وەزارەتی ناوخۆ ئەگوێزرێتەوە من مایکەکە ڕاگر بوو مامۆستا با و هەدرێژە بە وتارەکەی بە مامۆستا سڵاو لێ بفەرموو. عليكم السلام ورحمة الله بخير بين سپاسانەکەم دەستان خۆش بێن ولا ڕواەتێکی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسە ئەو سێشتە بڵێ ذاق طعم الإيمان ئەوە بەڕاستی تام و لەزەتی ئیمانی چەشتووە و کەسێک ئەبێ لە ئیمانداران و لە فەرمودەیەکی تردا بە ڕواەتێکی تر کە ئیمامی ئەحمەد ڕواەتی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسە بەیانی و ئێوارە بەیانیان و ئێواران ئەم ذیکرە بخوێنێ رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا دخل الجنة هەر کەسە ئەمسێک دروشمە ئەمسێک کەلیمە بڵێ ئەوە دەچێتە بەهەشت لەسەر معنای کەلیمەکان بوەستین باشە ئەم وشانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزانین چ مەدلولێکی هەیە یعنی چی کە من ڕازیم ئەڵڵا پەروەردگارم بێ فەرمودەکە سێ ڕەهەندی لە خۆ گرتووە ڕەهەندێکی ئیعتیقادی عەقیدە و بیر و باوەڕ ڕەهەندێکی ئەخلاقی و ڕەهەندێکی عەمەلی ڕۆژانە ڕەهەندە عیبادەتێک تەوحیدیەکە یا ڕەبانیەکە یا ڕەهەندە ئیعتیقادیەکە ئەوەیە کە ئینسان ئیعتراف بە ڕەبانیەتی خوا بکە کە بڵێ خوای من ڕەبی من بەدیهێنەری من دروستکەری من خاوەنی من ئەوەی کە من پێ ئەگەێنێ ئەوەی کە من گەورە ئەکا ئەوەی کە ڕزقی من ئەدا ئەوەی کە ئەجەلی منی بەدەستە ئەوەی کە مردنی منی بەدەستە ئەوەی هەموو خۆشی و ناخۆشیەکانی منی بەدەستە خوا ئەڵڵا ڕەبمە ئەڵڵا خاوەنمە بەم ئەوەی گوێتان لێبوو بە شێک لە وتەکانی مامۆستا مەلا لوقمان هەورامی لێرە لە مزگەوتی موفتی کە بۆ موسڵمانانی ڕوونەکاتەوە کە ئەیچێک لەو زیکرانی کە لە بەیانیان نەخوێنرێت هەڵبەتە من دیارە کێشەی دەنگمان هەیە و نازانمەگە کێشە لە شەبەکەی ناو مزگەوتەکە هەبێ بۆی کاتی ژێرینەوە بە هاوڕایان ترمان کە لەسەر خەتر من ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە پاشێوی هەموو لایەک بەخێر و خۆشی بگوزەری ئینشاءالله. سپاس بۆ ئاوکارم کاروان ڕەحمان کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس. حاجی کاروان دێمەوە لای جەنابتان باسمان لە ئەو ئاشتە کۆمەڵایەتی هەرێمی کوردستان کرد زۆر جار کە تۆ کۆمەڵایەتیەکان دەبینیت هەواڵێک دەخوێنتەوە لەسەر هەر سەرکردەیەک بی ینی لەسەرەوە تا خوارەوەی بینی هەمووی جنێودانە چی وای کردووە ئەو کەسانەی کە بم جوێندانانە دەنووسن پاڵنەری ئەوان چییە چی کاریگەری لەسەر ئەوان هەبووە بەم شێوەیە بیر بکەنەوە ئەم شتانە بنووسن ئەوەی جێی داخە ئەوەیە کە خەریکە بڵێن بە دین و بێدین کابرا بە دیندارە من هەرجارە پۆستێکم دانا وڵای شتێک بوو کەکەت زۆر باشمەین پەروەردەیی بوو ئیمانی بوو باوەڕکە شتێک بوو نازانم کردمەوە یەکەم کەس جوێنێکی زۆر خراپ یعنی وەڵامیش چوومە ناو پرۆفایلێک و سێرەکەم سمێری تاشی ڕشی ئەلێرێ ئێوتم باو کڕۆ ئەمە جوێن بە من بدە ئەی تۆ خەڵکێکی تر بۆ جوێن نادا سرم ینی دڵم نەهات تەلەفۆن بکەم مەسەن لە من گەورەتر بوو بڵێم نەسیحەتی بارحاڵ
ئیشم بەوە نییە ئیشم بەوەیە ئێمە ئەگەر ئیماندارین ليس المؤمن بالطعام فكرة عيني كشي حتى ئەوش تاسیری لێ نەکردووە ینی ئەم دینە گەورەیە کە هی خۆی رب العالمینە منی ئینسانێکی بچووکی پەروەردە نەکردو زمانمی تعدیل نەکردووە باشە دین بۆ چی هاتووە دین بۆ ئەوە هاتووە ئەخلاقمان ڕاستکە وإنك لعلى خلق عظيم خوا مدحی پێغەمبەرەکەیەکە بە ئەخلاقی جوان نافەرمێ شەونێژی زۆرە نافەرمێ بەڕۆژوی زۆرە نا وإنك لعلى خلق عظيم كان خلقه قرآن ئەخلاقیاتی پێغەمبەر وایە ئەخلاقیاتی ئەوەندە گەورە بوو جوێنیان پێدا جوابی نادایەوە هەموو جوێن درۆزن ساحیر چی یەک جوابی نادایەوە یەک کەسی عەزیەت نەداوە حتى تەنانەت جارێ کەسێک دێ بۆ کوشتنی دێ قسەی خراپەکات دوایی کە ئەڕۆ بە سەحابە ئەڵێ بۆ ئەوەتان نەکرد بۆ نەتان کرد بۆ لێتان نەدا ئەلیان ڕسوڵ ناکرێت تۆ بە چاوێک ئیشارەتمان پێ بدەیت ئەڵێەوە سیفەتی من نییە پێغەمبەران سیفەتی وایە نییە ئیماندار نابێ چاوی خیانەتی هەبێ لەگەڵ ئەوەش وایە قبولی نەکردووە ئەم سیفەتە ئەخلاقە جوانەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیناسین بەڵام ئایا ڕنگدانەوەی لە ئەخلاقی ئێمە دیارە ئایا فرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ باشترین پیاو لە ئومەتی من ئەو پیاوەی بۆ ژنەکەی باش بێ ئایا پێمانەوە دیارە ئەخۆر ئەوە مهمە ئەی ئێستا لە ماوەی ئەم 4 مانگەیە ببورە ئەم 4 مانگەیە تقریبا لە مانگی ئێستا مانگی 6 لە ماوەی 4 مانگە زیاتر لە 480 طلاق هەیە حاڵەتی تەلاقەیە بەس لە دەبەری سلێمانی ئەوە چییە ئەسبابەکان چی ئەسبابەکان ئەوەیە ئێمە نەدین تەسیری لێمان کردووە طبیعەتمان نەگۆڕاوە ئەخلاقیاتمان نەگۆڕاوە چۆن گەورە بووینەوە گەورە بووین باش دین هاتووە تعدیلی ینی خوارەکان ڕاستکاتەوە خراپەکان چاکە ناشرینەکان جوانکە ئەمە بەمەوە گەورە بووینە ئەوە چانابێت مامۆستانی ئاینی توانیویانە ئەو سیفەتە ناشرینیانە لابن سیفەتە جوانەکان نیشانی مرۆڤ دەن مامۆستایانی ئاینی ئەتوانی بڵێ بەو تەوجیهاتانی کە کردویانە یعنی تا ئێستا قسووری نەکراوە هەندێک باشی ماوە لەناو کۆمەلگای کە هەیە الحەمدولillah من بێئومێد نیم تەسیراتی مامۆستایانی ئاینیە بەڵام ئەتوانی بڵێ لەوێش خۆ تەقسیراتمانەیە خیتابی ئیسلامیمان توندی پێوە دیارە یعنی تونند و تیژین ئیسلامیەکان بەرامبەری قسە ئەکەن گوێ نەدەن بەرامبەریە یعنی بعضی خەتیبمانەیە لەسەر مینبەر زۆر توندە ئیهانەی خەڵک ئەکە مەسەرەن زۆرجار لە خوتبەیە دانیشتومە مامۆستای خۆشەویست و بەڕێز لەسەر ئەم مینبەرەیە دابەزیوتە سەر ئەو گەنجەی کە ئەو قسەی پێ لێرە نییە ئەو گەنجەوە لە مزگەوت دانیشتووە یعنی گەنجی ئێستا قژی درێژەکان ملوانکە ئەکاتە بەری لە ئیسلام لایدا ئێبا بۆ لە ئیسلام لایدەوە ئەم گەنجە هاتووە سەجدە بۆ خوا ئەبێ ئەو دون تو دیژیە بۆ خۆی ڕەنگەداتەوە لە حاڵەتی ترا یعنی ئەبێ مامۆستا ئەم مامۆستا بەڕێزە ئەم خوایە لای خەڵک خۆشەویستکە ئەم مامۆستا بەڕێزە ئەبێ دەست من خاتە سەر برینەکان ینی مصلیحی کۆمەلگا زەین چۆنەکە گۆبەر مامۆستا سیاسی بانکخواست وەکو دکتۆرێکوان عملیاتی مێشکەکەن یا عملیاتی دڵ ئەکەن ئەم دووشتە لە جسمی ئینسانە حساسترین شوێنە کە تۆ دڵی دەستکاری ئەەکە یان دڵی گۆڕاوە دڵی بێزارە لە ژیان ئەبێ دڵی خۆشکەی کە ئەبێ دەستکاری فکری بکەی نامێ بەرە تونڕەوی بیبەی باش هەندێک جار وا دەبینین هەندێک کەس قسە دەکات دەڵێ کە دەچینە مزگەوتەکان بە گشتی قسە ناکەم یعنی مە گشتان دنیا ئەمە چەند حاڵەتێکە دەڵێ ئەوەندەی مامۆستایانی وامان لێ دەکا کە لەخوا بترسین خۆشمان نەوێ ڕاستە ئەو حاڵەتە هەیە ئەسڵ واش نییە ینی تۆ تەرغیب و تەرهیب تەرغیبەکە زیاترە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشیرن و نەذیرە بەشیرە پێشی نەذیرە کەوتووە بەشیر ئەوەیە کە تۆ بەشارەت ئەیدی بە خەڵکی من ئێستا دوێنێ ئەمڕۆ پۆستێکم نووسیم دڵم خۆشە لەبەرەوەی عەبدی خوام ئەگەر عەبدی پشیرێ بوومە یاخەکە خەڵک مشکە پەرستێ ئەیوە نییە خەڵک داروبەر دەپەرستێ لەگەڵ ڕێزمان بۆ حاڵەتی خۆیان وەکو ئینسانیەت باشە وتم دڵم بۆی خەڵک دڵی خۆش بێ کە عەبدی خوایە لەوە خۆش دەچێت دڵم خۆشە کە خوام خۆشەوێ دڵم خۆشە کە بە ڕۆژوم دڵم خۆشە بە قسەی خواکەم دڵم خۆشە سەجدە ئەبم ئەبی تۆ دڵی خۆشکەی ئەوەی کە هەیەی بۆ نمونە سەتادە ئەم ئینسانە عیبادەتی خواکە دڵی پێ خۆشکە وای لێ بکە دڵی بەو سەتادەیە خۆش بێ بۆی بچێتە سەتابیست بڵێ مەسەرەن بۆ نمونە زۆر پرسیار لە منە کرد لە فەیسبووکمانە لێ مامۆستا من بە ڕۆژۆ بم بەس نوێژ ناکەم قبوڵە یا قبول نییە ئاگام لێ دە کۆمبێندە لێ هیچی قبول نییە بچۆنێ بێ نوێژ ناکە نا قبوڵە چێرێ قبول نییە ڕۆژۆکی قبوڵە نوێژیش نەکا بەڵام خوا لەسەر نوێژەکەی محاسەبەیەکە کچێک ئافرەتێک ڕەمەزان بە ڕۆژۆکی قبوڵە بەس خۆی پۆشتە ناکە دیخۆ محاسەبەیەکە لەسەر پۆشتەکردنێک تۆ وای لێ بکە بەم عیبادەتە لە خوای نزیکەوە نەگری دوور بکەیت و بڵێ وڵا ئەوەشت قبول لێ بچێت دەست لە ڕۆژەکەش بەردا یاخدەی چۆن وابێ تۆ ئەبێ لینکێکی بۆ بدۆزیتەوە لەگەڵ خوا خەتێکی بۆ بدۆزیتەوە لەگەڵ خوا نوێژ ناکە بەڵام بە ڕۆژوە وەرە تەشجیعی کە لە ڕێی ڕۆژوەکەوە
زۆر جار دەبینین لە تۆڕە کۆمەڵاتیەکانە تەنانەت کەسایەتیەکانی خۆشمان جنێوی پێدەدەن جاچ لە ئاسی سەرکردەکان بێ لە ئاینی ئیسلام هەر شخصیەتێک بێ مهم کەسایەتێکی دیار بێت سیاسی بێ ئاینی بێت هەر کەسێکیان بێ ئەمانە لە ئاینی ئیسلامدا چۆن باسکراوە بە تایبەت بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم مسلمانان چۆن سەیری ئەو بکەن یەک لەو گرفتانە تۆ من خۆزگە زۆرجارێ مقارنێکی لەگەڵ وڵاتانی تر ئێستا تۆ لەم بینە انتخاباتی فەڕەنسا بوو هیچ وشەیەکت بیست یان انتخاباتی ئەمریکا بوو وشەیەکی ناشرین بۆ ئۆباما بووترێ بە هیلاری کلینتۆن بووترێ ترمپ بەو هەموو شڕوشێتەی خۆیەوە یعنی خەڵک ئەوەی ناکرد ئەیهانە نایە زۆر طبیعی بوو بەلایە لای ئێمە وانە لای ئێمە ئەم سەرکردەیە بە زیندوی بە مردووی گوێن بە دایک و باوک بە هەموو شتێکی ئەدرێ بە عەرز و شەرەف و ناموسی لەبیری چۆتەوە کە ئەم کوردە ئەویش کوردە سیراعی سیاسی نابێت دەرچێت لە ئەخلاقیاتی ئینسانی و ئیسلامیمان ئەم نقطەیە زۆر مهمە یعنی منافەساتی سیاسی دوو حیزبی سیاسی دوو سەرکردەی سیاسی بۆ خۆیان منافەسی سیاسیەکەن حەق نییە لایەن گرانیان وەک ئەو وابن زۆرجار لایەنگرانی حیزبەکان بوونەتە قوربانی سەرکردە حیزبیەکان کە جوێن بە یەکەدەن کە ئەوان شەڕەکەن لەگەڵ یەک ئەو ئاشتیە کۆمەڵایەتێ تێکە چێ دەخوارەوە یعنی بۆ نمونە من یەکێتیم و تۆ پارتید ئەم گۆڕانە و ئەم یەکێتی و پێکەوەن بۆ ئەم دوو ئایری یەک بترازێن بۆ من هاتوچۆی تۆ نەکەم لەبەرەوەی پارتی بۆ هاتوچۆی ئەو نەکەم لەبەرەوەی گۆڕانە کەواتە مەبەست لەوەی کێشەکە خودی خۆیانە یان لەسەرەوەی آخر سەرەوە تەسیری زۆرە یعنی من ئەوەندە مقەیەدم بەسەرەوە کردومە بە چاوساغم کردومە بە مامۆستان بڵێ ماز ڕەشە ئەگەر وتی یەکێتی خراپە یان یەکێتی خراپە خلاص جارێتر ئەڵێ یەکێتی با پارتی باشە تەواو ئەو غەڵەتە ئەبێ من خۆم خاوەنی تەقیمی خۆم بم عەقلیەتی خۆم زۆر گرنگە یەک ئەمە من بۆ گوتم لە ئینسانیەت دەرنەچین دوو لە کوردایەتی دەرنەچین آخر خۆ کوردایەتی ئەوە نییە من دەی شۆڕشێکی چەکدارێکم و یان کوردایەتی ئەوەی بڵێم دەوڵەتەکەم کوردایەتی چییە ئەوەیە کە کوردم خۆش بێ بە معنای کەریمە مادام ئەمە کووردە باەکێتی بێ با پارتی با یەکگرتو بێ باکو حەقم چێ بەسەرەوە باشە دەڵێ ئەوەی لەگەڵ ما قدیسەوەی لەگەڵم نەبێ ئیبلیس ئەو سیاسەتە ئەین جوان تێنە بارەکەڵڵە ئەمە ئیتیباعەکەین ئەمە بووینەتە جیرۆدەی ئەمەوە ئەوەی لەگەڵم بێ قدیسەوەی لەگەڵم نەبێ ئیبلیسە ئەمە زۆر خراپە بەعکسەوە وەکوتمان منافساتی سیاسی طبيعية ولذلك فليتنافس المتنافسون من أليم أم حديقية جوانكم تو ألي جوان تريكم أو أليم من لو باش تريكم طبيعية بلان بتشم إهانة بسركردا إهانة بشخصيات إهانة بماموستا إهانة ببنخواز إهانة بحزب بهمي بيت خواره أم هم جوان دانا إنسان قيزي أبيته ولا خوي كاك كرد أوندا لغريزم كرد أمي كرد باشا نابي ملتي چين يعني سادين ظلمان باكا لغليكا بس کە دڵمان پاکە بۆچی زمانمان پاک نەبێ لەگەڵ یەکە بۆ یعنی من دڵم دێ بچم لای ئەمریکیەک جوێن بە تۆ بدەمەوە کوردێ ئەی بۆ بەرامبەر یەک جوێ نەدەی بۆ خۆخۆری لە ناویەکە آخر یەکێ لەو شتانەی کە ئێمە نەگەیشتوین بە ئاواتی خۆمان ئەمەیە باش هەندێک لە ئیسلامیەکان وەلا ئوبەڕائش دەخەنە خزمەتی ئەماوە غەڵەتە خەتەرە زۆر وەلا ئوبەڕا لە عەقیدە و بیر و باوەڕە وەلا ئوبەڕا ئەوەیە کە تۆ ئەگەر حیزبێک لە خوات کە خەتەرە ئەگەر حیزبێک لە پێغەمبەرت کە خەتەرە ئەوە بێتەوە ولا ئوبەڕا ئەگەر حیزبێک پێت بڵێ ئەم ئیسلامە نابێ بگری ئەوە نابێ لەگەڵی بی وازەحە ئەمە بەڵام ئەمەش حتا نابێ ئەمەمان تێک بچێت چونکە خوای گەورە فەرمێ فێرمانەکە لەکم دینکم وەلیە دین لا ئیکراها فی الدین یعنی ئەگەر من پێت بڵێم ئەو ئاوە مەخۆ بە دوو نەوە پێت بڵێم ئەڵێم بیخۆی دوور لە مەقامی جەنابەت هیچ نی بەڵام ئەگەر پێی بڵێم وەڵڵاهی پێم خۆشە نەیخۆی لەبەر خاتری من هەردووچی هەر یەک شتە بس ئوسلوبمان ئەبێ بەرامبەر یەک بگۆڕێ ئەدەبمان بەرامبەر یەک بەڕێز بێ قسانمان شیرین بێ بەرامبەر یەکە یعنی ئێستا خۆزگە فترێک لەم ئەوروپایە بژینایە هەمومان باوەڕ کە منی ئێستش جوێنێک 4 ساڵ لەو ئەوروپایە بووم نەمزانی جوێن چییە کەلیمەیەک یعنی یەک کەلیمەیەکیانە و باڵمایە شایسە زین چۆن بڵێ ئۆهۆ هەرەوەندە ئێکاکە ئەم هەموو جوێنە بە دایک بە خوشک بە برا بە مردووی ناو قەبر چۆن باش گفتگۆ زیاتر دەکەین با بزان لە دۆچیش پارشێف بە شێوەیەکە هاوکارم چەکدار جەمال لە دهۆکەوە لەگەڵم دەبێت چەکدار پارشیڤاتە باش بە دوو شەوە تو بمەڕێ بزانم ئیشەف تو کوێ کو دەرێ دناڤە باژارێ دهۆکێدا تو دخوازی پارشیڤاوان ji bo me û bîner û bîserên Kurdistan 24 vegwêzî kerem ke کوبان دمین گو باش بید یار از نوکل نوا بازار دهوکی دامه
خلق برات زبری تا بو مالا خود کاندار زبرنا مالا خو و دیار وکو هنگ بگاویشید بینن هشتا جاده یا پر بو هنده کو اف خلق به کشو هوایی که گلک آرام دا امناهی که آرام دا کل پیشیا کو ام بین خدمتا بینرت کورسان 24 ما بسیار کری کو حتی هاوی دقیقه ام تدا پلیسا چه نه تاوانه کیج نه بیجین دزیک نه کو آریشه که مازند نوابی بازاری دار رینه دایه و شیای نه حتی نو که کنترل که تمام بکن لسر بازاری بو هنده هیچ تاوانه که آنجی آریشه یک نوا بازاری دا بو خلکی و حولاتی و دکاندارا درست نبیده و لیامد بید از بحث بکمت ابروکه دا کوبان کنترل کرنا بازاری جه روی بیشین وان کلو پلن اکسپایر یا جوان دکاندارن کو بیشین بهای تشتیخو گران دکن ماه رمضان دا بو هنده زیده تر بزانین که چند طنن بیشین مادن کلو پلن اکسپایر هاتینه دست سرکرن و جناب برن چند دکاندار هاتینه جزا کرن جعالیه وان و دیگل مدا مامستا عبدالله ابراهیم ماسیکی رو ببره بیشین چافدریا بازرگانی دهو که دیگل مدا سیدام دمت باش بید هنگو چی کریه بیشین بو کنترل کرنا بهای کلوپلا جناب برنا کلوپلن اکسپایر دمه هواجی باش بد و دمه که گلک خوش هم و صحبتا بکین و اوی آرامی خلق مت دا و جهد الخوشیه چافدریا بازرگانی کاری یان تیتا پیناسه کردن جهه که پاراستنا و کاربری با کاربر جیک ام همینه همی آفت گرید اپریکا تیمت می جدا و بردوام و همی دمادا نبست تنل هل کفتا و کی هی رمضان پیروز یان جشن دا یان جشن نوروزه بردوام کار ما اویا و تیمت ما خو جهت هینو الهل کفتا تیمت خو کار خو ام بر فرحترت کن هندک جها الاوان جهه یکو پتر وزارت کویته پاراستنا با کاربریش گلک دشتا چش نهیلان و دست سر کردنش ناف برنا کلو پلندم سر و چوی هنگو چند گردینت ماه رمضان دا بتایبتی بیش ماه رمضان دا نزدیکی 10 تا نامه گرتین کلو پلت دم سر و چوینه نبتنه کلو پلت خورنه نه گلک شوانا جوان کاری نه گلک دشته پاخش کردنه نه کرستین شلن ام اوانه کو همات هیوا رمضان داید بوینه اکسپایر بیت بری هنگی بیت عنبارا و یت ماین یان نهاتینه مزاختن یانش خمساریه که یان پریکت ندرست هاتینه هر چوا بیت هر کسی که دم سر و چو دوید بیتش ناف برن او چه تشتدی بونی نوید به تشناف برن و امد بردوامی سرکار خود. سیدا یعنی هم بحثی استقلال دکاندارا بکن با حولاتیان. زانی که ماه رمضانه هر تشتک بیتی بی خلکی از جلکاش خارنه، اجبه خارنه، هر تشتکی این شیاینه حتی نو که چند دکاندارا جزا کن، هم چند دکاندارا بیشین دایخن. دیف بزانین دو ماهاتی نوش گلک دستگاه راگهاندن ایجی. اف سال و اف رمضانه بازار جگیر تره، به آریشه تره. و پس نارول چافدری جدید کن چافدری بازرگانی کو پتر رول خوی دیتی سال بو سال باشتره مدویت از بحث سیستمی میکرینه بکم گلک اشما بخو ام بکار بر بخو امشی پشکینش گرانیا یا کلوپلی دی فیاسای آبوری هبون و داخاز دم داخاز سر کلوپلی کی زدت بید بده اگر بلند بونا بهایوی اوجی تایبت هلکفت دادا دم ام بیگ و قصدایک جهید کن بودس اینا یا دابین کرنا پیتویه که خوب یا گلکا گرنگه که کرینا یا پیتویت خزانه بهتره خستن جوره هفسنگی یک تدا هبید الدیف داهاتی افجا چه قیران بید یا جی برفرهی بید ادویت پی رنگی بید و هر کسک جوره پلانکا بچیک بخوب دابنتو و الدیفه کرینت خوب کرد آنکو نوکه اف قربالغا عمل بازارید بینین اوه هنده یک و بارابتر یا خزانا دابین کرنا پیتویت خویت اخستینت هفتیا بری جشنه دا اوه جیک هر بومه بخو خرابه سر رای به چنده جیک هر جهه که مدید کو و اف هیوا پیروس یان هر کفتک خوب در فد دیتو و کلوپلت خو بلند کردن بهایت وانا دیت سزاده سیدا بسیارامه دیماهی که یعنی بشین هف کارت هنگو کینه کی هاری کارت گل هنگو دا که همشین کنترول بازاری بکن کنترول دیدنا و عنبارا بکن
افکارت ما جاری هر جهت از بحث که من افکار پیک و هر یک تیمت خود جدا هنه و متیوت هفش جی هنه آسایش آبوریه چاودریا ساخلمیه لجنه قائم قامیه کارگه ها یا واوارتن گلیش الکاشه او جی گلک تفکارن گلمه سپاس یک تایبت بواناب تایبت روی برای که اسماعیل سعدی و اوی کلو پله دم سر و چوی اوی کو دویت پرک کازانسی بتش ناف برن گلک تفکارن گلمه و بومش نافت بن زور سپاس بله کوبان دیاره کو متبت آماشه پوی چنده بکم کو رقابات دهو که بس تندرستی دهو که بکن گلک حدینه گلک تندن گل بیشین با خدا مطعما بیشین اوتیل و موتیلات نوا بازاری داشت برهندشی دهو که اب نوا دنگ کل سر آست عراق همیه بیشین بو پاقشیه و دیسانجی بو کنترل کردن بازاره ولی کوبان سپاس چک در جمال کوتول دو که مرا سپاس بو میوان تجی گلک سپاس حاجی کاروان ئەمێ باس لە ڕۆلی میدیاش بکەم ڕۆلی ڕاگەیاندن تا چەند هاوکار بووە یاخود هاندەر بووە چەناوی خراپی ڕشت بۆ ئەو کەسانێک کە بیانەوێ بۆ نمونە کە تۆ لە ئەنگری ئەو نەبیت چیدی بە هەر شێوێک دژایەتی دەیکەی بیکە تا ئەو لەحزەیە کە ئەیبینین یعنی ئەو دەورە سلبیەی هەبووە کە ئێستاکە ئاسەواری دەرەکەوێت چەند ساڵە یعنام بەعام بەبێ ئیستیسنا بەعام یعنی ئەو حاڵەتە بووە ئەو حاڵەتە بۆ بەڵام دەرەجات فەرقی کردووە هەیە ئیلتیزاماتی باشترە کەمی وتووە هەیە دەستکراوەیە بۆ لە وتون و لە بوهتان و لە دابەزین ئەمە وای کردووە ئیتر ئەو کەسەی کە مەسەرەن لایەنەکەی من چی وتوێ لە یعنام ئەلێم سەدەقت ئەو چی ئەو وتوتی من ئەیلێمەوە چی ئەو ئەیلێ من باوەڕی پێکەم ئەمە بۆ خۆی ئێستاکە بۆتە مەلەکەت یامانە یعنی ئیتر تەواو من کەسێکم ڕقم لە تۆیە تەواو یعنی ئێستا من ئەزانم بەبێ دوژمن ئیدارە ناکەم وامان دیات و یعلامەوە گەورەی کردوین کە ئەنەما دوژمنێک معدل لە بەرچاومان هەیە ئەسڵ وانە ئەسڵ وایە بڵێ من دۆستێکم هەیە منافەسەی ئەەکەم چکۆمە ئەبێت دۆستایەتی بکەین ئێمە نەهاتوینە لەناو وڵاتێکا دژایەتی یەکتر بکەین دژایەتی لەگەڵ چی ئاکرێ لەگەڵ داگیرکەراکرێ بێتە عەدال لێکە حتا خوای گەورە چی ئەفەرمێ بەرامبەر کەسێک کە کافرە وقاتلوا الذين كفروا چێ الذين يقاتلونكم نابێ کافرێ بکوژی لەبەرەوەی کافرە وذا خطوة قتال باش زين شر مقدماتي هي ونيا شر بهتان كردنا شر اتر جندانا شر تصعيدي اعلامي او جا كشتنا كابي او جاش افرمي اجر او بن ما ينكشن ما قر هاتم كشتانيا باشا اما لا استاكا قصه كان ما يبوني خيني ديده استاكا اصل وابو اما يعني مناسباتي قومي مناسباتي ديني مناسباتي دناوي انيتي كمان بكاتو باش يعني اصل وابو اعلام نبيته بشيك لو صراع السياسي كإستاكا جيش تحدي أوي أم كردستان مالكان من ببيت الدوبش خاكا كمان خريكة ببيت الدوبش كالتور من خريكة ببيت الدوبش يعني دو طرفي درزبو سن خوش بو سوران وبادينان إستاكا ناوي كتري هوايا نوعي كتير بوايا يعني خلقا كب سطها هزارها جنجية مصيفة كاني باديناني نبيني هزارها جنجية أو سليم أحمداوي نبيني لا أمام تأثيرية سێ حزبی ئیسلامی سەرەکیان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوە بەڵێ ئەمانە هەمویان لای ئیسلام تێگەیشتون لە هەموو کارە باش و خراپەکانی تێگەیشتون ئەمانە تا چەند توانیویانە ئەم خەڵکە بەو ئاراستە ڕاستەکە بەرن تا حدێک کاری باش کراوە من ئەگەر من لە خودی خۆمە پرسی يعني إما بەروەردەی ناو حیزبێکی ئیسلامی يعني من لەناو حیزبێکی ئیسلامی فێری ئەخلاق و فێری دینداری بوومە فێری ئەو بوومە دەست پاک بووم زمان پاک بووم فێری ئەمانە بم ئەمە طبیعیە بەڵام لە نەتیجەش هەر ئینسانی لە نەتیجەیە بەشە ئینسانیەکەمان هەر ئەمێنێ لە نەتیجەیە لەوانێت تەعەسوبە حیزبەکەمان هەر لە ئاسەواری پێوە ئەبێ بەڵام ئەمە بەچی ئەبێ ئەمە بەو سەرکردە و مامۆستا و قائیدانە ئەبێ کە تەئسیر لە خوایە خوارەوە بکەن من جارێکی تر ئەڵێم ئەبێ سەرکردەکان بە هەموو ئەحزابەکان و ئیسلامی بیان ئالمانی بێ مامۆستایانی ئایینی ڕۆشن بیرێ گەورەکان نووسەرەکان سیاسیەکان ئەبێ کە ئەوان باش بوون ئەوانش باشن چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێ فەرمێ صنفان من أمتي إذا صلحا صلح الناس دوو صنف دوو چین لە مجتمعە لە کۆمەلگایە باش بوون کۆمەلگا باشە بێت الحكماء والعلماء ئیتر الحكماء يعني قائدة ڕئیسەکانە ڕئیسی حیزبە ڕئیسی وڵاتە سەرکردەکانە بە کوردیەکەی ئەمانە باش بوون ئەوانیش باشە بن
الملة على دين ملوكي يعني خلق لسد ديني ملككيتي أو تركي حكماء كي العلماء عفوا علماء عالمي ديني أجريتوا ما مصطاي مكتب أجريتوا ما مصطاي جامعة أجريتوا أما أنا همي أجريتوا تأثيري زورة أجر ما مصطاي كي بون من تو طلباتي ما نكردو همي ما أزانين ما مصطاي تنش شخصيتي لسر من على كان دياله باول كلا باوك زيادة تأثيري هي کاتوانە تاوەکو ێستا بەڕ ڕۆڵی خۆیان هەڵنەستاون یاشتاوامانە زۆرمان ماوە یعنی ئەتوانی بڵێ لە ئاستی مەسئولیەتەکە نەبووینە هەمومان لە ئاستی مەسئولیەتەکە نەبووینە تەنها خەممان لە خۆمان خواردووە خەممان لەو جیرە نەخواردووە گەورە بووە یعنی تۆ بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە طائف دەریەکەن بە چه حاڵێ دەریەکەن هیچ سەرکردەیەک لە هەموو حیاتیەوە ئیهانە نەکراوە پێغەمبەرێک لە ئاسمانەوە خوا اختیاری کردو پێغەمبەرایەتی کە ئەچی بۆ طائف بە چەپڵە و هۆی ها و بە لێدان و بە بەردباران دەریەکەن مەلائکە دێتە خوار و خوای فەرمێ چیت ئەوە بکەین ئەو دوو شاخە بدەین لە یەک ئەو وڵاتە وێرانە بێت ئەفەرمێن چی ئەفەرمێ لێ ئەفەرمێن لە پشتی ئەمان نەوەیەک دەرەچێ عیبادەتی خوا بکەن بزانە قائید و پێشەوە ئەسڵ وایە خەم نەک لە ئێستەی لە جیری داهاتوو بخوا چ جیرێک گەورە ئەەکەی ئایا جیرێک وەک ئەوان جوێن فرۆش و بەرتێگەر و هۆی هاچی نا جیرێکی خواناس و دیندار و هەستکردنە مەسئولیەت سێر ئەو جیرەکە لەگەڵ حەزەتی موسا بوون حەزەتی موسا چەند ساڵ لەگەڵ بەنی ئیسرائیلی بوو مرد بەدەستیانەوە بەحری نیل شەق بوو ئەو جاش لە نەتیجەیە خوا تەکلیفی یەکرد بچنە ناو قودسەوە قەومێکی تیا بوو قەومێکی بەقۆت و گەورە بوون وتی بەس بچنە ژوورەوە خواوتی من سەرتانەخەم نەهاتن لەگەڵ موسایە جیرێک بوون ئەو جیرە هەستی بە مەسئولیەت ناکرد خوای گەورە گۆڕی بە کاملی دوای جیرێکی تر هات گەنجێک قیادەی ئەو میلەتەی کرد ئەو گەنجە خوا خۆری بۆ ڕاگرت ئەو سیستەمێکی کەونی ڕاگرت بۆ ئەوەی ببێتە نەگاتە مەغریب چکە بێتە مەغریب شەڕ نابێ چوونە ناو قودسەوە قەزم لە چی دێ ئەبێ قائید و پێشەواکانمان حوکەماکانمان عالیمەکانمان خەم نەک تەنها لە ئێستا خەم لە جیرێک بخۆن بۆ سبەینێ ئەم جیرە جیری فەیسبووکە ئەگەر علەما و علەماکان بە هەموو عیلمەکانەوە علمی دنیا و علمی دینەوە لە ئاستی ڕۆژگار نەبن ئەکەونە دواوە ئێستا ئەوەی ئەمان باسیەکە هەموو گەنجێکە زانێ ئەبێ شتێ باسکەن شتێ تەڕحکان ئەم گەنجە نەیبیستی بێت چونکە فەیسبووکی لەبەردەسە کەواتە چی وای کردووە کە وابەستەی فەیسبوک ببن ئەم گەنجانە نەبوونی ڕۆشنبیری بە دەرەجەیەک ڕۆشنبیری ئاینی ڕۆشنبیری ئەتوانی بڵێ نیشتیمانی بە کوردیەکەی ئێستا وەرە من تۆ باسی نیشتیمان پەیوەریکەن خەڵک گاڵتەمان پێکە بۆ لەبەرەوەی ئەوەندە گەورەکان نیشتیمانیان فرۆشت بە مادە بە منسەب بە چی ئەم ئەڵێ ئەو واکە تاوەتی نیشتیمان چییە ڕۆحی نیشتیمانیی تیانێ شتۆتەوە ئەها ئێستا تۆ سێر ئەوروپاکە بزانە وایە من جارێکی تر میسالێک مێناو لێرەش پێم خۆشە باسی بکەم لە حربی عالمیە کە شەڕی ئەڵمانیا تەواو ئەڵمانیا چی لێ هات بە هەموو عالم لیان نەدا ئەو وڵاتە تەدمیر بوو وێران بوو ڕسمێک لایەزال ماوە خەڵک سڕی گرتووە بۆ شت وەرگرتن یەکێک لە ناو سڕەکە دێتە دەرەوە لە ناو سڕەکە دێت دەرەوە بۆی بچێتە پێشەوە کە لا ئێمە لایەزال هەرواشە ئەو لە دوای شەڕەکە ژنێک دێتە دەرەوە لێ بڕۆ جێی خۆت ئەڵێ ئێمە وڵاتمان وێران بوو خەڵکمان لێ کوژرا بەڵام ئەخلاقمان لەدەست نەداوە ئەوە بۆ ئەخلاق تۆ وڵات ئاوەدانەکەیتەوە ئەمە بۆ ئەمەی کرد لە مەعرعینم چێ قیادی بوو هیتلەر بوو و هیتلەر وڵاتی وێران کرد بەڵام وڵاتی خۆیەتی خۆشی ئەوێ لای من زۆرجار وتومە نیشتیمان پەروەری یعنی دینداری کورە ئینسانێک ئەگەر بە وەفای بۆ نیشتیمانی خۆی نەبێ کەواتەوە واجبە نەک هەر دینی نییە چونکە دین هاتووە بۆەوەی تۆ پەروەردە بکە فێری وەفاداری کە ئەو فرمێسکی بە چاوی پێغەمبەر دێتە خوارە ساڵ سەلام کە مەکە بەجێ دێڵێ چێ هەیە بۆ نیشتیمانەکەی گریابێ کە ئەنەما پێت ئەڵێ ئەگەر پیاوی خەمی نیشتیمانەکەت بخۆ مەسئول بیان مەسئول نەبی ئەی ئەم هەموو خەڵکە ئەکوژرێ لە پێناوی نیشتیمان نەبووە کەواتە چۆن ئەو ئیمانە یاخود ئەو ئیسلامە بەکار بهێنین بۆ ئەوەی ئەو ئاشتی کۆمەڵایەتی کە تو باسی دەکەی بەو شوێ باش و ئەبێ لە نەزەریات دەرچینە دەرەوە یعنی من زۆر جالێم تەنها خوا یەک سوورەت بنێرێ وەک ئیمامی شافعی لێ قورئانی نەناردای کافی بوو والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا إيمان بدرجة زور جار أيرن يعني أما هيد شيء يعني إيمان إنقاذ بشركانك إما أبينين إسباسي أوروبا ممكن الرمادية وتشان بقوة بلام لبي إيماني كان خريكة أفوتين أو حضاري لدس أشياء واضحة تو نجياني كمرايتي ما خلقي بروين قرازة أفهمي آية بس إيمان داربي نخير وعملوا الصالحات بكردوكي يعني قصي جوان ما نبي رفتاري جوان ما نبي وتيتر وتواصوا اشتي كمرايتي بالحق والتواصوا يعني شيء منو تو وصيتي يكتريك نصيحتي يكتريك
کاگۆڤار ئەوە باش نییە حاجی کاروانەوە باش نییە وەرە با پێکەوە بین نەک بڵێم بڕۆوە هزار جوێن پێ بن ئەوی تێوە تەواسەوە بچی بسەبرگرین لەگەڵ یەکە من لەوانەیە غەڵەتێکم کرد کاکە جان طبیعیە ئینسانم لایەنی حیزبی غەڵەتی کرد بۆ ئەوەندە یەکتری بشکێنینەوە ئەو ئەزانم آخر قسەیە بەجویستم ینی ئەم ئاەتە فقط ئەم ئاەتە تطبیقین بۆ ژیانی ومان ئاشتی کۆمەڵایەتی لە ناو خێزانەکان و ناوڵاتیشمان دروستە بێت بەڵێ زۆر سپاس بۆ حاجی کاروان بانخواست کە لە تۆری یەکەمین بەرنامەی پاشیف بۆ لەگەڵمان زۆر سپاسان بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوامە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتا هات لە سەری کاتژمێر لەگەڵتان دەبم تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە دەست پێ دەکەین. دووبارە سڵاوتان لەبێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامی پاشیف کە تەوەری تەندروستیە پزیشکێکی پسپۆری تایبەت لێرە دەبێت باس لە نەخۆشیەکانی هەنا و بە تایبەتیش نەخۆشی ڕەبۆ و هەستەوەری لە سینگدا دەکەین بە تایبەت بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری دومی بەرنامەی پاشیف هاوکارانم فیچەرێکیان ئامادە کردووە لەسەر پینە دۆزی یەکێکە لەو پیشانەی کە ژمارێک لە خەڵکی پێوە سەرقاڵن ئەم کارە دەکەن هاوکارانم فیچەرێکیان لەسەر کەسێک ئامادە کردووە کە کاری پینە دۆز دەکا کە لە تەواوی ژیانی سەرقاڵێم کارە بووە. ناوی محەممەد سای ڕحمان خەڵکی هەڵەبجەم وڵای لەنەوە دووە لە ئێران هاتوومە تۆ دام ناوە من دوکانە بە چەرم دروستیا کرد و تایی لاچق نییە تایی قەمەرە نییە ئەیان ئەمان کوڵان کامان کوڵان ئەنجامان کرد بە ژێرە بۆی و چەرمی چرم بە چرم ئەیان کرد بە جاشکەوت ئەو زمانی جاشکەوت و کۆنەرەوە مۆرەرە نەبوو جاشکەوت بوو وەکو ئێسا نەبوو کۆنەرە بێ و کڵاش بێ و ئەمانە بێت ئەوە دروست ناکرێت بای ئەوە نەماوە دووسی کات جانا هەر ئاو ئێستا بە زمان ڕێژەکەن و تەقەڵی لیان و ئاوەها ئەیکەنیتنا هیچوان نییە هەروەڵا ئێستا بەکو جانانی پارە نییە و هیچ نییە و کۆنەرە هەرزان بووە خەڵک پێڵاو چا ناکە ئەوسا پێڵەیان چاکرد ئەم ژێرەی ئەتەقی پارچیان دیەوە ژێرە دیەوە ئێستا باوی ئەوە نەماوە کە ژێری لێ بە هیچی لێ ناکەن پێڵاوەکە هەرزانە ڕۆن پێڵاوی هەرزانەکردن و پێڵاو چا ناکەن هەڵات بە بێڵاو لە پیرمە جاشەوانەکرد پێمان وەرا قاپ ئەم قاپانەمان نییە ئەیا لە یەک زامارە بوو قاپارەشمانە کرد ئەیا لە یەک زامارمانە بوو کوێسە نەبووە پێڵاو زۆرە و زۆرە و هین زۆرە بۆ کوێسە نەبوو ئەو سا جاشۆش بووە زمانەی جاشۆش بوو زانم چۆن عەسڵ بێ و نەعەسڵ بێت هەیە لە مەعە ناوەکەی قەلاقەی بۆیاقی ناوێت نەرمە بە عەمەل نایەوە نەخۆی ئەدرێ بەس ئەوەی کە چەرم بێت ئالە چاکەوە زۆر باشەوە ژێرەکەشی باشە گیرە ئەلاستیقەکەی گیرە زۆر باشە هینی وا هەیە تورتە کە تورت بوو لە خۆی ئەم ژێرەی لە خۆی شەقە باش ژێرەکە بەخوا من بە هەزارێ جرمەوە هینی وا هەیە بە 2000 بەخوای جوێتەوە لە بازار لەو سەرە بە 2000 جرم بە هەزارێ جرمەوە ئەڵم با خەڵک کابرای پارەی نییە فەقیرە نیەتی یارمەتی خەڵکم خەڵکی دوایی کە ئەگەر مردم کابرا ئەڵێ ئای ڕەحمە لەو قەبریە کاکە حەمە ڕەحمە لەو قەبردا بەس نەبوو هەرزان بایی بوو بێ ئیساب نەوەی ئیساب بوو لەبەر خاتی ئەوە کە خەڵک دوعای خێرم بۆ بکات بەڵێ دکتۆر هەڵگورت فەتحوڵڵا پزیشکی پسپۆری هەنا و کۆندامی هەناسا لە تەوەری دومی بەرنامەی پاشیەوە لەگەڵم دەبێت دکتۆر بەخێر بێت چەند زۆر نەخۆشی بەتایبەت لە کۆئەندامی هەناسە هەیە کۆئەندامی هەناسە پێشوازی لە هەوا دەکات واتە ڕوبەڕووی جیهانی دەرەوە دەبێتەوە لە لەشی مرۆڤ شتێکی داخراو نییە بۆیە زۆر ڕوبەڕووی نەخۆشی دەبێتەوە و یەکێکە لەو کۆئەندامانەی کەوا ڕێژەی نەخۆشی یەکجار تێیدا زۆرە و بە ژمارەیەکی زۆری ئەو نەخۆشانەی کە سەردانی پزیشک یان نەخۆشخانەکان دەکەن
لەوانەیە پشتی شێری بەرکۆئەندامی هەناسە بکەوێتن بەهۆی هەواوە چونکە لەباری ئاسایی تەحصیل حاصل هەوا یەکسەر دەڕوا بەر غشای مخاتی پەردەی پیریتۆنی کۆئەندامی هەناسە دەکەوێت چەند زۆر نەخۆشیمان هەیە دێهات زۆرمان هەیە لەشتی ئاساییەوە هەر تەنێکی غەریب غێر طبیعی ئەب نۆرمەل بستە نێو کۆئەندامی هەناسە ئەوە بارێکی غێر طبیعی دروست دەکات ئەجاگەر ئەو تەنە تۆزخۆڵ بێت گرژی دەکەم ئەگەر ئەو تەنە دووکەڵ بێت لەوانەیە تەهەیوج ئیریتەیشنەکەی زیاتر دەبێتن ئەگەر ئەو تەنە ڤایرۆس بی هەوکردنێکی ڤایرۆسی ڕوودەداتن لە کۆئەندامی هەناسە لە کۆخوپەسی و فلو لە شتێکی بچووکەوە دەست پێ دەکات تاواکو هەوکردنی سیەکان بەهۆی ڤایرۆسەوە ئەگەر بەکتریابی لەو بەهێزترە کێشەکە گەورەتر دەکا و ماوەیەکی زۆرتری پێویستە بۆ ئەوەی کەوا لەشی مرۆڤ بتوانێت خۆی کۆنتترۆل کا و زاڵ بێ بەسەر ئەو هەوکردنەدا و ئەگەر پێشەنگەکان یان کرم یان هەر جۆرە شتێشتریش بێتن کە دەچێتە کۆئەندامی هەناسە و نەخۆشی دروست دەکات ئەمە لەو نەخۆشانەی کە لە دەرەوە دێتن هەمانە لە ڕێگەی خوێنەوە لە بۆ کۆئەندامی هەناسە دەچیتن ئەوجا یان خوێن بەربوونە لە نێو سیەکان بەڵمەنەری هیمۆرێج یان بەرزبوونەوەی فشاری خوێنە لە نێوسیەکان بە هەمان شێوە چۆن بەرزبوونەوەی فشاری خوێنی دەرەوەمان هەیە بەرزبوونەوەی فشاری خوێنی نێوسیەکانیشمان هەیە سیەکان ڕاستەوخۆ ئاوێنەی دڵن چونکە مباشەر یەکەم ئۆرگان کەوا جیرانی دڵە و ڕەبدەکی زۆر زۆر بەهێزی هەیە سیەکانە هەر نەخۆشیەک لە دڵیش دوای ماوەیەکی زۆر زۆر کەم یەکسەر سەردانی جیرانەکەی دەکا و لە سیەکان بەدەر دەکەوێت دێنە سەر کارگەری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە لەسەر دڵیش بە نەخۆشی تەسنیفی بکەین بینە خوارەوە نەخۆشی ڕەبۆ چەند جۆر نەخۆشی ڕەبۆمان هەیە بەگشتی زۆر زۆر جۆری هەیە دەتانین پێناسایی بکەین بە ڕەبۆی هەستیاری جۆری یەکەم ئەوە زۆرتریان لە منداڵان ڕوودەدام پێیان دەڵێن ئەتۆپیک ئەوانە لە خێزان بە گرروپ دەگوازرێتەوە لە کەسێکەوە لە بۆ باوکی یان لە بۆ منداڵەکانی دەگوازرێتەوە و لە عائیلی جەنێتیک باگراوند کاریگەری هەیە بەهۆی فاکتەری حاملی ویراتەوە دیدیتیان لە کۆمەڵە کەسێک بە تایبەتی ئەوانەی خزمایەتی زۆر لە گەریەکتی دەکەن و ژن و ژنخوازی زۆر دەکەن ئەوە زۆر ڕەبۆیان هەیە ئێمە دوورگەیەکمان هەیە لە ناو دەریای سپی ناوەڕاست تاوەکو ئەو ساڵانەی دوایش ژن و ژنخوازیان هەمویان تەنها لە ناو خۆیان بوو بەڕێژەی 100 ڕەبۆیان هەبوو هەموو ئەندامەکانی ئەو دوورگەیە هەموو ڕەبۆیان هەبوو ڕەبۆی زۆری یەکەم ئەتۆپیک لە دوای بۆ ماوەیە بەڵام فاکتەری خارجیش تەسیر دەکا کاریگەری هەیە هیچیز بۆ ماوەشی نێت تووشی زۆری یەکەم دەبێت ئەتۆپیک بەڵام بەشی هەرە زۆریان ئەگەر لە باوانی وەچەی یەکەمیشیان نەبی لە خزم و کەسە نزیکەکانیان یان لە جیناتی سەرەتاییان باوانی باپیر و باپیرە گەورەکانیان جیناتەکی هەستیاریان هەبووە بۆیان گوازراوەتەوە جۆری دوام لە ڕێگەی هەوکردنەوەیە لە ڕێگەی فاکتەرەکانی دەرەشیەوەیە ئەوانە لە تەمەنێکی گەورەتردا ڕوودەداتن لە تەمەنی بە زۆری ئێمە لە 45 ساڵ بەرەوسەرێ ئەوانە بە جۆری دوم دادەنێن سەدانەوەتی فاکتەری جۆری دوم جگەرە کێشانە یان دووکەڵ یان هۆکاری دووکەڵ و فاکتەری معامل و مەسانە و ئەوانە یان هەوکردنی زۆر یان کێشەی تەپ و تۆزێکی زۆر کەسێک لە بیابان لەوانەیە زۆر بژێتن و ئەو تەپ و تۆز و ئەو شتانە زۆر بچێتە ناو لەشی نیشانەکانی ڕەبۆ چین نیشانەی سەرەکی هەرە سەرەکی ڕەبۆ تەنگەنەفەسیە تەنگەنەفەسی زۆر ناخۆشە تەنها بە زمان ئێمە بە زمان دەڵێن بەڵام نەخۆش بستە زمان زۆر بەداخەوە دەڵێ دکتۆر تەنگەنەفەسی کێشەیەکی زۆر گەورەیە سینجی پڕ هەوا نابێت دەوێت پڕ بە هەناسەی خۆی پڕ بەدەمی خۆی هەناسە بخواتەوە کەچی سیەکانی پڕ هەوا نابێتن مە کێشەیەکی زۆر گەورەی لە بۆ دروستەکە ناخۆشە مرتاح نییە دەوێت هەناسەیەکی تەواو هەڵ بچێشیتن وەکو مرۆڤی ئاسایی ناتوانێت چونکە بۆ ریچکەکانی هەناسەدانی پێی دەڵێن تێرمینەڵ برۆنکیول کۆتا بۆ ریچکە کە دەگات بە چیکڵدانە ئێمە چیکڵدانەمان هەیە وەکو دەبدەبەیەکە کە گرش دەبێ و خاو دەبێتەوە بچووک دەبێ و گەورە دەبێتن هەناسەدان و هەناسە گۆرچێت تێدا ڕوو دەدات چی وا دەکاتە بە کەیفی خۆت ئەو هەناسە نەتوانی هەڵمژی ئەوجا ئەرزی جنا بدەکەم ئەو بۆ ریچکەیە تێرمینەڵ برۆنکیولە گرش بووە هەموو گوناح و کێشەی نەخۆشی ڕەبۆ کە ئەو کێشە گەورەی لە مرۆڤایەتی نایتۆ و نزیکەی 500,000 کەس بەردەوام تووشی ویزە دەبێ خیزە دەبێ و کێشەی ڕەبۆی هەیە لەسەر لە هەموو دنیام
خەتایەکە تەنها لە تێرمینال بڕۆنکیوڵە یان گوتمان بەهۆی هەستیاری ئەتۆپیک حساسی لە باوانی لە جەنێتیک لە بۆی ماتەوە ئەو تێرمینۆل بڕۆنکیوڵە گرش دەبێ ئیدی لەش دەوێ ئەو گرژبوونە لاب بە ئەو تەضەیوقە ئەو جیرانە ئەو ڕێگریە لە هەناسە لاب بە هەوڵەدا فراوانی کە خیزە دروستەکە لە ئینگلیزی پێ دەڵێن ویز بزەبت ناوی خۆتی لە کوردیش پێ دەڵێن خیزە نەخۆش لە خۆیەوە بە تایبەتی لە شەو هەز دەکا خیزە لە سینجی دێتن یان بەهۆی جگەرە کێشانەوە ئەو تێرمینەل بڕۆنکیوڵە لە دیوارەکەی فایبەری لاستیکی هەیە لاستیک ڕشالی ئیلاستیک فایبەر ئەوانە جگەرە زیاتر لە 100 مادەی ژەهراوی و تۆکسیچ تێدایە کە ئەو مادە ڕیشالیانە تێک دەشتێنی ڕۆژێک دوان دیان گرش دەبێتن باش مەبەستم لە نیشانەکان چ بوو مرۆڤ ئەوانەی بەتایبەت ئەوانەی کە تووشی تەنگە نەفەسی دەبن هەناسیان تەنگ دەبێت چۆن بزانێت ڕەبۆش بەشێکە لە هەستیاری بەڵام چۆن بزانێەوە هەستاریەکی ئاساییە حساسیەتێکە هەستیاریە چۆن بزانێەوە ڕەبۆیە بەخۆی وەکو گوتمان ڕەبۆم بەشێکە لە خێزانی نەخۆشیە هەستیاریەکان مرۆڤ هەیە هەستیارە بە جۆرێکی تایبەتی ڤایرۆس کاتێک کە ئەو ڤایرۆسە لێی دەدا دەرەنجام خیزە ویز لە سینجی دروست دەبێ و تەنگە نەفەس دەبێ بۆ ماوەیەکی کورت چەند ڕۆژێک دەخانی و چاک دەبێت لەوانەیە تاوەکو تەمەنی ماوە جارێکتر تووشی ئەو ڤایرۆسە نەبێتن لەوانێ ساڵانە جارێک یان دوو جار توش دەبێت چەند ڕۆژێک خیزە لە سینجی هێو نامێنێتەوە بەڵام کاتێک ئێمە ناو لە کەسێک دەنین ڕەبۆ تەواو پێ دەوترێ ڕەبۆ کە بەداخەوە ناوێکی زۆر گرانە زۆر بەداخەوە بە تایبەتی لە منداڵ دایک و باوک تۆقەی لە گەری تیرۆر دەبێت کە پێی دەڵێ بەداخەوە منداڵەکەت ڕەبۆتی ئێ بەدەستە مەشنێت چ بکەین بەداخەوە کە توش بووە زۆر پێیان ناخۆشە کە کەسێک بەردەوامی ژیانی زۆربەی زۆری ڕۆژەکانی هەفتە بە تایبەتی لە شەودا بەخەبەر هات لە بەرتەنگە نەفەسی خیزە لە سینجی هەبوو بێ ئەوەی هیچ هەوکردنێکی هەبێت بەهۆی هەوکردنەوە بێگومان زۆرتر لە خەڵکی ئاسایی تووشی هەوکردن ئیلتیهاباتی قەسەبات دەبن بەوەی خراپتر دەبن زۆر وەزعیان لەباری ئاسایی و خەڵکی ئاسایی زیاتر تێک دەچی بەڵام هیچ لە گۆڕێنیە نە تەپ و تۆزێکە نە دووکەلێکەنە هیچ هەر لە خۆیەوە شەو بە خەبەری لە بەرتەنگە نەفەسی لەگەڵی دایک هەست دەکا خیزەخیز لە سینجی دێ ئێمە شەوێک نییە دوان نییە گوتمان هەوکردنێکی ڤایرۆسی ئەی بۆ چانە بوو هەتا کەنجی دەخایێنێتن بەردەوامە ڕەبۆ ئێمە تێستێکمان هەیە زۆر ئاسانە بەخێکی دەدەینێ جیاوازی ڕەبۆ لەگەر بەشی هەر زۆری نەخۆشەکانی تر ئەوەیە کە لە 15 بۆ 120 زۆر پێ باش دەبێت لە ماوەی 5 خولەک 5 دقیقە نەخۆشەکە دەرێ وڵا دکتۆر هەستەکەم نەفەسم تەواو چابوو زۆر خۆش بوو ئەو چابوونە هەتایی نییە بەڵام بەهۆی ئەو تێستەوە تەنها بەو بەخەیە یەکسەر چابوو ئەمە تعبیر لەوەی دەکا کە ئەو کەسە ڕەبۆی هەیە تێرمینەل بڕۆنکیوڵەکانی گرژ بووە پێویستی بەوێ ئەو تێرمینەل بڕۆنکیوڵانە ئەو قسەی باتی ئاخیری کۆتایی پێدەوترێتن کە لە هەمویان بچووکتر و باریکترە گرژ بووە پێویستە خاو بکرێت زۆرە پشکنین کەتان هەیە بۆ دیاریکردنی نەخۆشی هەستیاری و ڕەبۆ پشکنین یەکجار زۆرە بەڵام پێویست نییە زۆر گرنگ نییە هستری قسەکردن وەرگرتنی مێژوو چیرۆکی نەخۆشی لە هەر هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی کەوا کەسێک تەشخیص بکرێن ناوی لێ بندرێت کە نەخۆشی هەستیاری ڕەبۆی هەیە ئەمە یەک دوو تەنها بە ستێتۆسکۆپ بە سەماعی بەسیتی پزیشکی سەدا 90 نەخۆشیەکانی ڕەبۆ و هەستیاری تەشخیص دەکرێت دایگنۆز دەکرێت واتە هیچ هۆکاری زۆر گرنگ و قورسی پێویست نییە کەسێک ئەگەر لەو پەڕی گوندێکیش بێتن پزیشکێک یان کارمەندێکی پزیشک هەندێک جار دەتوانی هەستیاری تەشخیص بکە ئەمە لەلایەک هەندێک جار کە زۆر معقد دەبێت لەوانەیە زەحمەت بێ پێویستمان بە میثاکۆلین تێست دەبێتن مادەیەکە دەیدەینێ مرۆڤی ئاسایی هیچ پێ تێک ناچی تەنها بۆنێکی ئاسایی هەڵێ دەمژێ مرۆڤی ئاسایی پێ تێک ناچی بەڵام کەسێک کە ڕەبۆی هەبێ هەستیاربی بە میثاکۆلین زۆر پێ تێک دەچیت ئەوەندە پێتەنگە نەفەس دەبی ناچار دەبی لەو کاتە لەو شوێنە چارەسەر بکرێت هەر لەبەرەوەشە ئەم فەحسەت دەبێت تەنها لە نێو نەخۆشخانە بکرێت بۆ ئەوی کە نەخۆشەکە تێک چوو یەکسەر چارەسەری وەربگیرێت هەمانە لە ڕێگەی بەخەیەکەوە بەخەیەکی دەدەیێ یەک بە خاخی ئاسایی دەدەیە دەبینی نەخۆشەکە پێ چاکە بێ ئەوە واتای ئەوەیە کە قسەی بەکەی گرژ بووە چونکە مرۆڤی ئاسایی
کە تێرمنال برۆنکیولەکەی بەخۆی متەوەسع و فراوانە و هیچ کێشەیەکی نیە هیچ استفادە لە بەخەکەی ناکە باش کە بەخۆی ئاسایی ئەو بەخەخانەی کە باز دەکەی بۆ نەخۆشی ڕەبۆ بەکاردێنرێت ئەمان چەند زۆریان هەیە ئایا هەیە وەکو چارەسەر یاخۆتەوە تەنها بۆ ماوەیەکی دیاریکراوە چارەسەرە کاکی بەخاخ چارەسەرە باشترین دەرمان لە بۆ نەخۆشی هەستیاری و ڕەبۆ بەخاخە یخۆ بەخاخ هەوایتیان نییە ئاو نییە مادەی کیمیایی تێدایە دەرمانی تێدایە تۆ کەسێک دەنگۆڵە حەبێک لە نێودەمی دادەنێ و دەخوا ئەم دەنگکە حەبە دەچێتە ناو ڕێخۆڵەکانی دەمژرێت دەچێتە جگەر فەرمانی ئەوەی تەوزیعی کە تەوزیعی دەکات بە هەموو لەشدا بڵاوی دەکاتەوە چەندی بەر سیەکان کەوت خۆ بەختێتی ئەو پەڕی 105 بەرسیەکان دەکەوێتن باقی هەمووی لە لەش تەوزیع دەبێت و دەبێتە ئاڕازی زانەبی و مەشاکل و مضاعفاتی حەبەکەی نفسی حەب کۆمپانیا هاتووە وردی کردووتێک تۆز لەنێو بەخەیەکی دانایە بە هەناسە هەڵی نەمژێ نەخۆشی مە بەداخەوە زۆر لە بەخاق دەترسی ئاخر بۆ هیچ شتیان نییە هەر هەمان دەرمانە لە باتی ئەوی بەدەو بیخوا لە ڕێی هەناسەوە هەڵی لە بەخاق دەترسن بڵێ دەڵێ فێر دەبم یاخر بەچی فێر دەبی خۆ ئەو نەخۆشەکەت بەداخەوە تووشی نەخۆشەکە بووی و دەبێ بەکاری بینی باشە ئەو بەخاخی کە بەکاری دێنن ئەو چارەسەری بنەڕەتیە یاخود ئەوە تا بەفاترێکی دیاری کراوە چارەسەر چونکە ئەوە لە سەدا 95 دەچێتە نێوسیەکانی ئەو تێرمنال برۆنکیولە خاو دەکاتەوە بۆ ماوەیەکی زۆر باش نابێ نەخۆشی ڕەبۆ خیزە لە سینجی هەبێ ئەمە جەریمەیە بە حەقی خۆی دەیکاتن بە دەرمانیش چانابی هەرگیزا و هەرگیز هیچ نەخۆشێک نییە لە هەموو دنیا تەنها بەهۆی لە ڕێگەی دەنگۆڵە حەبیان لە ڕێگەی دەرزیەوە چاک بێ بە دەرزی زۆر شی خۆش دەبێ و باش دەبێت کەواتە دەگاتە و ئاستەی وای لەبێ پێویستی بەو خاخانەمێنێ ڕۆژێک لە ڕۆژان زۆر زەحمەت بەردەوام پێویستی هەر پێ بەڵام شەرتە ئەگەر باش بوو کێشەی نەبوو بە تایبەتی لەو وەرزانەی ساڵ لەوانەیە مانجی جارێک بەکاری بینی کێشەی نەما بێتن مانجێ 2 جار 3 جار بەکاری بینی تەنها لەو کاتێکەوە خیزە لە سینجی دێ هەستەکات تەنگە نەفەسێکی هەیە بە ئەو کاتە بەخاخەکە بەکاربێنێ ئەی بۆن لە بەکارینی هەیە پاش فترێک ئەو خیزە و ئەو تەنگە نەفەسی نەما ئاساییە هەر دەگەڕێتەوە ئەگەر کەسێک بە تایبەتی لە ویراسەوە هەیبێتن و ئەتۆپیک بی و بالفعل ڕەبۆ بێ هەر دەگەڕێتەوە هەتایە چانابی وەکو فشاری خوێنە بەداخەوە کە توش بوو چابوونی جەزری لە نییە لە بۆ ئەوەی بەیەک جاری بڵێ لە ڕێگەی نەشتەرگەریەک یان لە ڕێگەی چارەسەرێک چاک دەبێ کێشەکە لە چیام ببوورە ئەو تێرمنال برۆنکیولەکە کەسێک خیزەی لێ هات خیزە زۆر خراپە واتە قوسەیبەکەی گرژ بووە بۆریچکە بچووکەکەی گرژ بووە ئەوە گرژ دەبێ هەوکردن لە دیوارەکەی ڕوودەدام لە بەرامبەریدا لەشی مرۆڤ هەوڵ دەدا ئەو گرژ بوو ئەو تەضەیوق و ئەو جیرانە ئەو قەپاتبوونە بکاتەوە ماسوولکەکانی بەهێز دەکات کە ئەو ماسوولکانە بەهێز بوو ئەستور دەبێت ئەستور بوو دەگاتە پلێک ڕشالی لاستیکی ئیسێدا نامێنێ هەمووی ماسوولکە و ڕشالی فایبەری دەبێت تەواو قەپات دەبێت سوودنە لە دەرمان دەبینی ئمە بەداخەوە زۆر نەخۆشمان هەیە نەسوود لە بەخاق دەبێنێ نەسوود لە دەرزی دەبێنێ لە دەرما دەبینێ ئەوانە ناچارن لە ڕێی لێزەرەوە بەهۆی نازوورەوە دەیسووتێنن ئەو ماسوولکانە دەبڕن کەمەش چارەسەرێکە تازە لە ئەوروپا و لە کەنەدا و لە وڵاتانە پەیدا بووە بۆ ئەو کەسانەی کە دەگاتە ئەو پلەیە بۆیە پێویستە لە بەردەوامی ژیانی لە بەخاخ نەترسێ چارەسەری خۆی وەربگرێ هەتا ئەو قسەی بەی فراوان باش نوێترین چارەسەری ڕەبۆجگەلە و لێزەری باست کرد بەخاخ زۆری بەخاخمان زۆرم لە جۆرەکەی بەردەوام بەخاخی نوێ دێتە ئاراوام مادەی پریدنیزۆلۆن مادەی ستیرۆید مادەیەکە ئێمە لە زانستی پزیشکی هەستیاری دەڵێن فەرزە واجبە لە بۆ نەخۆشی ڕەبۆ ئەم ڕۆشنەی دەیتێ بەیانی دەبێت ئەو قەردە هەر بدەیتەوە ئەوجا ئەو مادەیەم دەتوانین لە ڕێی دەرزی لە ڕێی دەنگۆڵە حەب یان لە ڕێی بەخاخەوە وەری بگرێن ئێمە پرۆفیسۆرێکی بەڕێزی عێراقیمان هەیە پسپۆری تایبەتمەندی ڕەبۆیە لە کەنەدا دادەنیشێتن ڕۆژێک کۆرسێکی پێکردین گوتی هەر کەسێک لە ئێوە بەشی هەر زۆری پزیشکانی هەشتیاری عێراق کۆبووبوونەوە گوتی هەر کەسێک لە ئێوە پێم بڵێ من دەنگۆڵە حەب بەکاردێنم یان دەرزی بەکاردێنم ئێستا لێرە لەو کۆنفرانسە لی دەدەم دەیکوژم یعنی بەس بە قسەوای گوت وتی چونکە زۆر عیبە نابێت دەرزی و دەنگۆڵە حەب مادەی ستیرۆید مەبەستی بوو لە بۆ نەخۆش بەکاربێنی مەبەستی لە چ بوو
نەخۆشەکە ئیقناعەکەی هەوڵ دەی قسەی خۆشی لەگەر بکەی آخر گرنگجی نەخۆشی ڕەبوو ئەوەیە دەبێت کاتێکی زۆر لە لای پزیشک بێت لە هەموو شتێک گرنگتر ئەوەندەی توێژینەوەی پزیشکی سەلماندوویەتی دەبێت ببێتە برادر لەگەر نەخۆشەکەی بە دوژبن سەیری نەخۆشەکەی نەکە دەبێت ببیتە هاوڕێ و برادری پزیشکەکەی باش بۆ ئەوەی قسەی لێوەربگری بە خاخەکەی بە ئەو دەرمان و بەخاخ و ئەمانە چ کاریگەرییان لەسەر مرۆڤ هەیە مزعافاتیان چییە گومان هەیتی مادەی ئەوەی ئاسایی ڕۆتین لی خەڵک بەکاری دێنی زۆر بڵاوە ڤێنتۆلین زۆر خێراکار دەکا و سوودەکەشی زۆر خێرا دەڕوات تەنها چەند خولەکێک دەخایەنێتن دڵکتەیەکی زۆر دروست دەکات کاریگەرێنی لەسەر دڵ دەبێت دەرەنجام ئەتریل فیبریلیشن لەرزینی دڵ دروست دەکات بەڵام ئەگەر نەفسی مادە هەمان مادەمان هەیە کە بە بەخاخ بوو 95 زیاتر دەقات زیاتر هەمان ئاراز و مزعفاتی کاتێکەوە لە ڕێی حەب دەیخوا کۆمەڵی حەبێکی ترمان هەیە پێیان دەڵێن ثیۆفلین کاریگەری لەسەر پێست دەبێت کاریگەری لەسەر مولولەکانی خوێن دەبێت کاریگەری لەسەر دڵ دەبێتن بەداخەوە بەڵام مەجبوریشی بدێ نەخۆشی مۆنتی لوکاسمان هەیە وا دەکام مولولەکانی خوێنی ئەوە تەنها لە ڕێی حەبە هەیە لە ڕێی دەرزینیە و لە ڕێی بەخاخیشەوە بەکارنایە کۆمەڵی دەرمانی مۆنتی لوکاس وا دەکام مولولەکانی خوێنی ناوسیەکان هەستیار بێ دەرەنجام نەخۆشیێکی لێ دروست دەبێت پێی دەڵێن چارلز ستراوس سندرۆم ئەوجا نازانن هەتاوەکو ئێستا زانستی پزیشکی نەگەیتە ئەوەی ئایا هەر لە خۆیەوە ئەو نەخۆشە لە سەرتاوە زۆری ڕەبۆیەکەی ئەو جۆرە بۆ کە پێ دەڵێن چارلز ستراوس مولولە خوێنەکانی هەستار بوو لەگەڵی یان بەهۆی ئەو دەرمانەوە تووشی بووە ئەم زۆر زار گوێبیست دەبن دەڵم ڤینتۆمی لەگە ڤینتۆلین دەڵێن ئەو زۆر خراپە بەکاربێن ئەو بەخاخە ڕاستە لە جیهان زۆر بەکار نایە هەوڵ دەدەن دەرمانی نوێتر باشتر دوورچە وەکو گوتم ڤێنتۆلین بەداخەوە کاریگەری هەیە لەسەر دڵ من ئەز ناکەم و قسانە بکەم بەڕاستی بۆ ئەوی نەخۆشەکانمان نەترسێن هەر بەکاری بێنی هێشتا حقیقەتەکەشیان پێ بڵێن باشترە بەڵام هێشتا لە دەرمان سەلامەترە هێشتا لە حەب زۆر سەلامەترە هێشتا لە دەرزی دیپۆمیدرۆل و ستیرۆید و پرینیزۆلۆن و دیکادرۆن هزار قات سەلامەترە ئێستا لە ڤێنتۆلین متەتەورتر نەفسی مادەیە ئەوانە پێیان دەڵێن بێتە ئەگۆنس کە قەسەباتی لەشی مرۆڤ قاو دەکاتەوە وەکو ڤێنتۆلینە زۆر خێرا دەست بە کار دەکا هەر لە ماوەی چەند سرکەیەک یەکسەر نەفەسی خۆش دەکا سالمیتیرۆلمان هەیە فلوتیکاسۆنمان هەیە کۆمەڵێک دەرمانی ترمان هەیە ئەلبیتیرۆلمان هەیە ئەوانە سەلامەتترن کاریگەریان کەمترە لەسەر دڵ ئێستا لە بازارەکانی خۆشمان هەیە و زۆر سەلامەتتر ئەو کاریگەریە زوو دەردەکەوێت درەنگ دەردەکەوێت بە درەنجی چونکە بەڵام بەداخەوە کێشەکە چییە؟ ئێمە منداڵێکمان هەیە تەمەنی چەند ساڵێکە 2 ساڵە 3 ساڵە 5 ساڵە تووشی ڕەبۆ بووە ئەمە لەگەری کۆ دەبێتەوە تۆ دەبێت حسابی ژیانی بکەیت ئەی دوای 40 ساڵێدی دوای 50 ساڵێدی 50 ساڵ ئەو دەرمانەی بەکارهێنا کاریگەریەکە تەراکمیە ئەکیوملێتیڤ ئیفێکتە هەر کۆ دەبێت و هەر کۆ دەبێت تاوەکو لە ڕۆژەکانی ژیانی بەداخەوە ئەو کاریگەری باش دەبێتە نەخۆشی هەستەوەری یاخود هەستیاری و ڕەبۆ چ کاریگەریەکیان لەسەر دڵ هەیە بەتایبەت دڵیش باماشە و پێویستی بە ئۆکسجینە کە جیرانی هەناسەدانە جیرانی سیەکانە ڕاستەوخۆ ئەو نەخۆشانەی کە هەستیارن بینێتیان ڕێژەی کاردێک ئەتاک ڕوودانی نەوبەی دڵ تیاندا زیاتر لە خەڵکی ئاسایی بەهۆی وەکو جەنابەت گوتی پێویستی بە ئۆکسجینە ئەوە هەموو لەسەر حسابی ئۆکسجینە ئۆکسجینی تەواو ناچێتە ناو خوێنی ئەو کەسە دەرەنجام دڵە خوڕپەیەکی لە بۆ دروستە بێ کەم ئۆکسجینی لە بۆ دروستە بێ تەنگە تاویەکی لێ دروستە بێ ئەمە ڕۆژێک دوان دەیان سەدان هەزاران کاتێکەوە بە تەمەنداچوو بە تایبەتی جۆری دومیان کەەوە جگارە چێشن زۆر بەداخەوە وازش لە جگارە ناینن کاریگەری نەرێنیەکە لەسەر سیەکانی دیان و لەسەر دڵیچیان مولولەکانی دڵ بەخۆی تەضەیوقی کردی و چەوری لێ نیشتیە و جگەرە پیسی کردی و تەکەلوسی کردی و چڵکی لێ نیشتاندیان ئۆکسجینیش کەم لە سیەکەی دێتن جگەرە چێشیشە دووکەڵەکی زۆر دوم ئۆکسیدی کاربۆن و یەکەم ئۆکسیدی کاربۆن زۆر لە نێو خوێنیتی ئەو هەموو بارە نەگەتیڤانە کاریگەری زۆر خێرا لەسەر دەستڕستەکە دکتۆر گفتوگۆ زیاتر دەکەین هاوکارانم ئازادی چەلامادە کردووە با بینەر و بیسەر بین دواتر گفتوگۆ زیاتر دەکەین هاوکارم ئالان حوسێن لە دهۆکەوە ئازلایبێکی بۆ ئامادەکردوین سەبارەت بە پاشیب و شەوانی ڕەمەزان لەو شارە بابێکەوە بینەر و بیسەری ئازلای ببین
افدم باش بیتن ها عمل اکش مزگفتن باجر دوکینه کو مزگفتا حج احمدی اکش مزگفتن هر مازنن وی باجریه کل وری هجماره کا مازنا مسلمانن وی باجری قستا وری کریه کو ذکر خودت کن ات شوا لیلت القدر دا کو اکش وان شوین دماهین بجن هر ده شوین دماهین رمضانه کو الوری همی خرفه بوینه نها دا و کوهند بینن کو خلقی که قستا مالت خو کریه کو دم پاشی و او نها برف مال چونه کو پاشی و خوب خونو جارک دن ده وگرنه و مزگفته و ده ذکر کن تا کو دمس بده نه جز چه مده فندکش بجن حوالاتی الویره ادگل مده کوتارخین و پیش نویج و مزگفته ملاشوان حمود ادگل مده هم پیش ندفی افدام تباج بیتن ادویش و خیره دا و کو بجن پیش نویج و مزگفته تا چه آخف نکه جارم دعاش خود تعالى كين خود تعالى رمضان مش مقبل كات عبادة وطاعته ما وزحمة ما خود تعالى برافض نبت هم خود تعالى بخو حساب كات وعم دعاش خود تعالى كين خود تعالى امن وامنا هي وراحتيه بسرفي ملتي دا بردت ام دعاش خود تعالى كين بو خاطروي عبادة بويته دا كرنت فان شفت بيروز دا كو خود تعالى شهيدت ما عفيكت وخويناوان بلاش نتشت هم دعاش خود تعالى كين خود تعالى في ملتي هر آرام وراحت كت وكرب وكين وحقد وحسد أشناف مراكت وخود تعالى إجرت نبرسقي في ملتي بكت. سدا وكو تدبيني فان شافان دا خلقك قسطا مزگفتات كت و بجين كردستان بگشتي و تايبت الباجر دوهكي كل بركش و هواي كي آرامه تا شافتنك بوي خلقك و دي چند پتر هاريكاريا جهاتت امني بكن پتر باجر ما روشويا و صابتن فضل خود تعالى كرم ونعمة خود تعالى وباشي دولة سري بيشمرجي وآسايش الحمد لله خود تعالى اف كرمت قال مكري اف آسايش وصامكم دايما واف بيشمرجي هندي ميرخاص دايما السنجرة شري كو برجريش نامي صافي ملاتيت كان وش آخافي ملاتيت كان وش فقير وهجار وكساينة في ملاتيت كان أبا فضلك ومظنة خد تعالى تقل مكري كو خد تعالى أف نعمة دايما وطبعا هروسا يعني دس خوشية و مظنين أبي وانا صنجينين كو سلكي آسايشة يعني أو زحمته أو موندي وانا أودبن حقيقة جهودة وانا نائنا برزاكرين وديارن وتعبوا وانا يا ديار الحمد لله كارتكنات واقع إداهي أفريكا تبيني عالم درجة مزقفتات ذاكرينا وعالم قصة عبادات تيات وطاعات تيات وأفا هجرت بري خداش نيفا شفقلك أقول بي هجل هندك جهدية في عراقية بن أفيد كو أفا أمتدا أفريكا دي بري خدای چدبت هشتا دنیا طارین بوی نورم درکن الحمد لله و امت امنا هی و راحتی دا و کرمک آمازن خود تعالی دیال مکری. سيدا نهادا ملت كرد برف از منکا هر رمضان چیتن کو خونکا همی کردا دوید بتده کو اوجی رفراندوم ال 25 ایلونه و کو ممستای که آینی تشاخ نکل سروی روژه بو خلق ما. جار دو ارکه که یه شرعیه سر ملت مهمیه کو امجی بفي قومية شاناز بين أفاقو خد تعالى أم سردين كو أم كردين الحمد لله افتخار بيت بين يا دويجي أركي ملتينية ويا قومية سر شانة ملت مهمية أجرت بري خد الديروكا أفصص صلاة وبدر اف ملت خوينات رجتو يا تضحيات داتو يا شورشات كاتو همي بخمت أفايا كو اف ملتي في ملتي كيانا كبد اف ملتي سري خدنا في ملت عالم دا بلند كت بوشي عالمي هميه دولتها بد افريكا ازي بكيان افريكا حقك من الشرعيه حقك من قانونيه حقك من ملتينيه يا قوميه كو خد تعالى السر في عردي دايم ناوي كرد مش كيانا كبد از دنگي خو بلند كم وبازماني خد دا باغفم ابا يعني السر ملت مهميه فرضه كو امتشين ببلي ابتشينا صار صندوق الدنقداني دير همي حزب وحزبايتيه فانا مساله كحزبايتيه جلك ديرش مساله حزبايتيه هندي حزبك بخو بيجي تجيبوا هنا حساب كرن بالكو بو ملتينيه حساب كرن اف مساله وقت تشي نتو دنجي خدايا حزبك تو دنجي خدايا ملتي خو تو دنجي خدايا خوينا الشهيد افاريتي بخمت دفاع كرنش اخافي ملتي وش نامي صافي ملتي هاتو دنجي خدا في شوراشي في زحمتي افكو دبر افضانتشت اویا کو سر ملت مهمیه سيدا بيجين تشاف نك بوان الجهات هاي اون لا يعني ندقل بيجين في برسي
والله ام طبعا غازيا بو ملتي همية أبا غازيا إجرتنا يا توحد يا توحيد يا دست جرتنا يا دست خب جينا ناف دست إيكو دو أفريقيا رجع اختلاف يا رجع هندي أمش إيكو دو بتشينا باش بلكو أم إيكو دو بجرين أف خلافاتنا بين مدى أم محاولة بكين حلكين بين السر ميزات يتحل كرني مروي خلت دام بيدان بخلت يا خوب كات أفريقيا جي هندي ده أف ملته أف أزمونة أمت ده أفريقيا فاشل نبت خد تعالى جيت قرآن ده قالك بحث اختلافي وجيك جداهية وتفرقية كري خد تعالى بجد ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم واصبروا خد تعالى بجد بلا تنازع واختلافنا بين ودات تشينا بتهجرنا دي بتجه فشل وباشي وهجر باشي أف ملته في أزمونة أفريقيا ده فاشل بو دفت ام عندك مروفا عندك جهات عندك اشخاص بين دست نشان كرن دا واجب دن بسبب فشل في ملتي كوف ملت فاشل بي سرچاوا سپاس گوتارخین و پیش نویجه و مزگفت ملا شوان حمودی اگه گل مدابن ام دهندک کسان دیورگرین بله مام دمت باش بیتن رمضان لتا پیروز بیتن هل کفتا بجین شوال القدر افشو که هین ویرنه کل ویره ذکری و طاعت کن تشافنا که و كهولاتك والله الحمد لله أمد خير خوش هذا بلا سري بشمرجة يدبيني تقريبا بسني وشبيه سعد دو شبيه أمانة وبراحة يوم تعدنا بيرو الحمد لله زرجة الحمد لله دولة سري بشمرجة يامد بيرد بمناتي بسر فرازي براستي بختم من وجهت يعني قال برادر القلب ما هي عربا يعني حسيده هي مدبن أنه أمانة أمتدة أمانة تجي أم تهرز برين بو بيشمرجي بو قربانية وضعن إن شاء الله وزرجع الحمد لله ملاتي ما يدخل وخش هذا الحمد لله سار راي بقيران وتشتتها بس ما عندك تشتتهنش قيران ومصطرا وما عندك تشتتهن جيش هميتش تمصن أو جي أف أمانة أمتدة والحمد لله بحث هر گرنگ نهادا الکردستان پرسار فرندومه و کهولاتک تشافنا کل سر و پرسک و 25 ایلون الپیشیامه والله خود حسكة أم همي بيك بدشين ريفراندوم أف تصحيحات ما بيش مريكا إيدان إش ريفراندوم مصدرة إش دولتي جو مصدرة بس أم تشوفكين أم تنوبينا هندك هذا قيمة إنسانية النظام ما دي شو حق مدنا ما بجو يا ما أوام همي بيك بدشين وبيجني أبا ما دولت البيت دولت جيبوا ما كيما بتصحيحات ما يدبي بيش مريكا إيدان وإن شاء الله ما همي دي بروج دياركين بو ملاتي خوكو أنه أمهمي تخلافنا بما هبة بس ويرجع إن شاء الله رب العالمين دي بسر إخوتو ريفراندون جدي بسر كفتو أم دي دنجي باش إن شاء الله جوابه همي تجمنو هوالا جو دوستا جدين سپاس بره وکو هند بینن کل باجر دو که است خازم بچم هشتا حالات یار گرم لدیار ات مجیلی خواندن قرآن نه اگر مام بره بید مام دمت باش بید رمضان لتا پیروز بیتن ات و شوا خیرا دار شوالیت القدر تا چاف نکه والله براستی يعني افشا وقالي بركفتينه وی شویل دفته چند پیروزی خواه کل دفعه همو مسلمانان پیروزی خواه تد وی شوی دا تو تخوازی چه بکی چند طاعت بکی تا چه دم مینیل يعني اف خلق همي يعني اف عالم خلق دوك همي خود انش بس بله گلک سپاس بوده بله وکو من برینه که جامعه پیدای کل ویر همی ات مجیل خواندنا قرآن پیروزن جبر هند اسنشم بچم هند حالات یار گیرم بله عزیز وگر مدفع بله سپاس با ئەوکارم ئالان حوسێن کە مازدایبەیی لە دهۆکۆ بۆ ئامادەکردبووی زۆر سپاس دکتۆر هەندێک کەس هەیە کە تووشی هەناسەتەنگی دەبێت دەچێتە لای دەرمانخانەیەک و شڕوبێک وەردەگرێت کە دژی هەستیاری و ئەمانە تا چەند ڕێگە پێدراوە بەکاری بهێنێت زۆر بەداخەوە هەوڵدەی بگەیە قناعەتە کە نەخۆشیەکە چییە باشترە لەوەی کەوا لە خۆتەوە پێشی بەر لە هەموو شتێک چارە سەرێک وەربگەین وەکو گوتمان کۆ ئەندامی هەناسە پێشوازی لە هەوا دەکات ئەم هەوایە هەموو شتە چ تێدایە لە تەپ و تۆز لە دەنگکۆڵا لە دووکەڵ ڤایرۆس و بەکتریا ئەوانە هەموویان کارێگەری نەرێنیان دەبێت و تەنگەنەفەسی دروست دەکەن سەرباری نەخۆشی داخلی سەرباری حاڵەتی دیکە بۆ نمونە مرۆڤی قەڵەو کۆ دەبێتەوە و تەنگەنەفەس دەبێتن ئەو کەسە یەکەم شت گرینگە بزانرێ ئایا بۆ تەنگەنەفەسە
هەر بەو شڕۆبەی کۆتایی بە مۆزوعەکەی نایە ئەوڕۆ ئەو شڕۆبەی خوار هەتا هەفتەیەک هەر شڕۆبی خوار ئەوە خوای گەورە پەنامادا نەخۆشیێکی دڵی هەبوو بەهۆی ئەوە تەنگە نەفەس بۆ چونکە یەکەم نیشانەی نەخۆشی دڵیش بە تەنگە نەفەسی دەست پێ دەکات ئەمە پێمان هەیتمان پێ دەڵێن کاردێک ئەسمە ڕەبۆی دڵ کە هیچ ڕەبۆی نییە بەڵکو تەنها بەخۆی نەخۆشی دڵەوە ئاو لە نەوسەکانی کۆبوویتەوە و خیزە لە سینجی پەیدا دەبێت و تەنگە نەفەس دەبێت ئەوە هەتا یەک هەفتە هەر شڕۆبی خوارد و حاڵەتی نەفەسەکەی پێچا بوو ماوەی هەفتەیەک زۆرە بۆ کەسێک دابنیشی و لەگەر نەخۆشی دڵ ئەمڕۆ چارەسەرەکەی وەربگری یان هەفتەی داهاتوو بە هەمان شێوە دوای هەفتەیەک چارەسەرەکەی وەربگری زۆر بە گرانتر لەسەری دەشتێتەوە کەواتە ئەوانەی دەڵین بزانانی چیتی باش ئەو پزیشکانی سەیدەڵانین بۆیان هەیە ئەم جۆرە شڕوو بوو دەرمان و حەبانە بدەن بەو کەسانێک کە پزیشکی سەیدەڵانی هێشتا مەجالی تێدایە بڵێ یعنی چکە معلوماتێکی هەیە 5 ساڵ خوێندوێتی بە تایبەتی ئەوانەی کلینیکەڵن لەگەڵ ئێمە دەوام دەکەن لە نەخۆشخانەکان بەردەوام مناقەشە دەکەین دیسکەشن دەکەین گفتوگۆ دەکەین لەسەر نەخۆشەکان و معلوماتێکی هەیە بۆی هەیە بەڵام ئەویش باشترە نەسیحەتی بکات سەردانی پزیشکی پسپۆر بکاتن هەتا کارمەندیش بۆی هەیە هەندێک دەرمان بەکاربێنێتن ئەی ئەو عیادە ملیانەی کە لە گەڕەکان هەن بەبەستم ئەوانیش بۆیان هەیە و ڕێپێدرا و وەزارەتی تەندروستیش ڕێی پێداوە هەندێک دەرمان ئەو شڕوبانە بەکاربێنێتن بەڵام تکایە تاوەکو بکرێن مادەی ستیرۆیدی تێدا نەبێ مادەی دکسۆنیت پێدا نەبێ مادەی ستیرۆید کە نەخۆش دەیخوا دڵی پێخۆش دەبێت هەناسەی خۆش دەبێت باری لەشی زۆر لە گەردەگونجێ نەخۆش دوای لە خۆیەوە دەچی دەکرێتەوە ڕاستە و کارمەندە یەک جار پێیدا شێکی باشی کرد بۆ ئەوەی ئەو ئارازانەی لێلا بە بەڵام بێگومان بی 180 نەخۆشەکانی خۆمان لە خۆیەوە دەچی دەکرێتەوە ئێمە کارمەندێکی تەندروستی بەڕێزی خۆمان کە لە نەخۆشخانە دەوامەکە ئەو ڕۆژە بینیم گوتیەوەی 13 مانگە لە سەری یەکتر بەکاردێنمەوە 13 مانگ ساڵێک و مانگێک ئێ بۆ وا دەکەی وڵات لەشم پێخۆش دەبێت دڵم پێخۆش دەبێتن لە سەرەتاوە بەکارینەی نابا باشتر بوو خۆزگە زۆر سپاس دکتۆر هەلگورد فەتحوڵڵا پزیشکی پسپۆری هێنا و کۆندامی هێناسە سوپاس کە لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیفەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بەڵێ تەوەری دووەمی بەرنامەی پاشیفیش بە کۆتا هات هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لە خەڵکی قەرسی باکووری کوردستان ئەوان هەڵدەستن بە سەرڕاوی کە بە ڕۆژوو دەبن بەم گەرمایە لە ڕۆژدا خەریکی ئاژەڵداری پەنیر دروست دەکەن ئەوان دەڵێن ئەگەر بێت و پەنیر دروست نەکە دەبێت شیرەکانمان بە هەرزان بفرۆشین بۆیە ناچارین هیچ کارێکی دیکەشمانەیە پەنیر دروست بکەین بۆی داهاتێکمان دەست بکەوێت. ژنانی گوندی قەرەهەمزەی سەر بە شارۆچکەی سەلیمی قەرس لە مانجی ڕەمەزاندا لەگری کۆدەبنەوە و خەریکی دروستکردنی پەنیر دەبن. ئەو ژنانە شیرەکە بۆ مایە 24 کاتژمێر دێڵنەوە پاشان لەگەڵ شیرێکی تازەشدا تێکەڵی دەکەن و دەیخەنە سەر ئاگرێکی کس. سومەر سابونزی تەمەەن 75 ساڵە دەڵێ ئەوان هەرساڵ لەو کاتەدا دەست بە دروستکردنی پەنیر دەکەن و تاوەکو و مانجی ئەیلولیش بەردەوام دەبن. بەڕۆژینە بەڵام ناچارین هەموو کارەکانشمان ئەنجام بدەین شیر بە 8 لیرە دەفرۆشرێ باشە چۆن دەبێت ناچارین بیکەینە پەنیر ئیداری ژیانمان لەسەر ئەو یەکەیە هەرچەندە شوێنەکەشمان گەرمە و لەبەر ئاگرەکە دەوەستین و تێکی دەدەین بەڵام ناچارین ئەو کارە بکەین. ژنانی قەرس لە نێومانجی ڕەمەزاندا شانبەشانی ڕۆژوگرتنیان جگە لە ڕاپەڕاندنی کاری ئاژەڵداری لە دیار ئاگر خەریکی دروستکردنی پەنیری چەچیل و کەرەش دەبن. کە شیرەکە گەرم و ئامادە دەبێ ئەوجا هەوێنەی تێدەخرێ تاکو پەنیرەکە دروست دەبێ پاشانیش بەرەبەرە لێکی دەچێشن تاکو شێوەی پەنیری چەچیلی پێدەبەخشن. Şu anda sütlerimiz gidir 80 kuruşa. ئێستا ڕەمەزانە و ڕۆژوش دەگرین بۆیە بۆ ئێمە زۆر سەختە بەڵام ناچارین پەنیرەکەشمان دروست بکەین دوای دۆشینی ئاژەڵەکان شیرەکە بۆ ماوەیەک لەژێر سێبەرێک جێدەهێڵین و پاشانیش دەست بە کوڵاندنی دەکەین. پەنیری چەچیل زمان و داوداویشی پێدەگوترێ دوای وشک بوونەوەش لە دەبە دەخرێ و بۆ زستان یانیش فرۆشتن ئامادە دەبێ. هەرچەندە پەنیری چەچل تایبەتە بە ناوچە کوێستانیەکانی قەرس ئیغدر ئەردەخان بەڵام لە سەرتاسەری تورکیاش دەفرۆشرێ و داهاکاریەکی باشیشی لەسەر هەیە.
خەلکی دەبەرەکە دەڵێن لەبەرەوەی ئاژەڵەکانمان لە سروشتێکی پاک و پڕ لە جیادا دەلەوەڕن بۆیە هەم ڕێژەی شیرەکەیان زۆرە و هەمیش تام و چێژی پەنیر و بەرهەمەکانیشمان سروشتی و خۆشن. گۆڤار ئەحمەد، کوردستان 24. پێنجەمین بەرنامەی پاشیڤم پێشکەشکردن تا 26مین بەرنامەی پاشیڤ هەر لە خۆشیدا بن.